الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. جوانیەکانی ژیان و مرۆڤایەتی پێمان دەڵێت من هیوایەکم لە ئەبوون، ئەدرەسێکم لە نووسینەوەی خەمەکان، ڕۆمانێکم لە شەپۆڵە بێدەنجەکانی نێوناخ و گوزەرێکم بۆ ڕۆچوون و هەنگاونان بۆ بەردەم ئەستەنگەکانی ڕێ. وەلێ نەهامەتی و ئازاری خەم حەسرەتەکان بۆتە نیشانەکانی جوانیەکانی ژیان و زۆرێک گریاوە تا خەندە بخاتە سەر لێوی مرۆڤەکان. جوانی ڕۆحەکان و ناخی مرۆڤ کە خۆی لە خۆیدا ئاڵتوونێکە بەرزترین نرخی هەیە. ژیان و تاڵیەکانی خۆشیەکانی وانەی فێرکردنی تەمەنە و هەنگاونانە بۆ گوڵستانەکانی موحیبەت و شەپۆڵە هێورەکانی نێودەروون. تەماشاکەن و لە چاوی دڵ و سپێتی ڕۆحەکان بڕوانن کە چ جوانیەک دەداتە دەوروبەر و ناخەکان هێور دەکاتەوە. ئەزموونەکان باڵاتر و گەشاوەتر دەکات. ژیان پڕە لە جوانی و پێکەوە ژیان، یارمەتیدان، هاوکاری و هاوسۆز و هاوخەمبوون ئەو کاتەی دەبینین هەمووان لە کەناری دەریای بەختەوەری ئۆقرە دەگرن. خودای باڵا دەفەرموێ إن مع العسر يسرا. لە دوای ناخۆشی خۆشی دێ. خۆشیەک هەموو تاڵیەکان لەبیر دەبات و ئەسرینەکان دەبنە خەندە و خەندەکان دەبنە دەریای ئاسوودەیی، مەملەکەتی بەختەوەری بنیاد دەنێن. بەڕێزان و خۆشەویستان، ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری و هاوکاری مرۆیی بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی فرۆش هەڵدەستن بە سازدانی سیمینارێک لە ژێر ناونیشانی ستراتیژیەتە گرنگەکانی ژیان. ئێستاش وتەی بەخێراتن لەلایەن بەرپرسی بەشی نابینان لە ڕێکخراوی ڕۆشنایی بەڕێز ڕێبین کاسم محەممەد بە جەنابیان بفەرموێن. السلام عليكم ورحمة الله وبركاته. میوانانی خۆشەویست و بەڕێز بە ناوی ڕێکخراوی ڕۆشنایی و هەر لە هەمان کاتدا ڕێکخراوی فرۆش زۆر بەخێرات نیوەی خۆشەویست دەکەین. خۆشحاڵ و بەختەوەر و دڵخۆشین کە لە ڕێکەوت و لە ڕۆژێکی ئەوە بە دیداری یەکتری شاد دەبین. پێم خۆش بوو وەکو بەرپرسی بەشی نابینایان زۆر سپاسی و میوانە خۆشەویستانە بکەین کە ئەمڕۆ هاتوون بەشدار بن لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنایی و ئامادە بن لە بارودۆخێک و لە بینینی ئەو برا نابینا بەڕێز و خۆشەویستانەمان کە بە خۆشحاڵیەوە ئێمە هاتوین بۆ ئەوەی کە یەکتری بناسین و لێ نزیکەوە ئاگداری بارودۆخی ژیان و کارە باش و چاکانی ڕێکخراوی ڕۆشنایی و زیاتر ئازار و مەیلەدەکانی نابینایان ببیستن. نامەوێت بێمە سەر پرۆژەکانی ڕێکخراوی ڕۆشنایی کە لە بۆ نابینانی خۆشەویست و بەڕێزی ئەنجامدایە چونکە لە دووتێی ڤیدیۆیەکدا ئەو حەڵق دەبینن. بەڵام پێم خۆشە وەکو بەرپرسی بەشی نابینایان ئێستا زمان حاڵی ئەو برە نابینایانم بم بۆ میوانە خۆشەویست و بەڕێزانەی کە لێر و کانە ئامادەنە. بەڕاستی نابینایان پێویستیان بەوەیە کە ئێوەی خۆشەویست و بەڕێز جێیان لێ بگرن و لێیان تێ بگەن و هاوڕێیەتیان بکەن. هاوڕێیەتیکردن و جێگرتن و هەستکردن بە ئازارەکانمان و شارەزابوونی بەهەرەکانمان لای ئێمە زۆر بە نرخە و بە گەورەیی پێناسەی دەکەین، چونکە ئێمەی نابینا پێویستیمان بە ئێوەی خۆشەویستە ببنە چاومان، ببنە گۆچانی دەستمان تاوەکو و قەرەبووی ئەو بارودۆخە بکەنەوە کە خودای گەورە بە حیکمەت و دانایی خۆی ئێمەی نابینا کردیان. بەتاکید ئێوەی خۆشەویستیش وەکو هەر مرۆڤێکی تر پێویستیتان بە یەکترە، چونکە ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە کە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە. بەڵام ئێمەی نابینا زیاتر لە ئێوەی خۆشەویست پێویستمان بە خۆشەویستیە، پێویستیمان بە جێلێگرتنە، پێویستیمان بە هاوکار و هەماهەنگبوونە بۆ دەستگرتنمان، بۆ کەمکردنەوەی ئازارەکانمان، بۆ دەرخستنی ئەو بەهرانەی کە بە دڵنیاییەوە لە کوردستانی خۆشەویستدا دەیان و سەدان نابینای خاوەن بەهرە و خاوەن بڕوانامە و لە تەکنۆلۆژیا شارەزا و خاوەن کۆمەڵێک شارەزا لە کاری دەستی پێویستیمان بەوەیە کە ئێوەی خۆشەویست و هەموو کەسانی کە دەنگمان دەبیستن بێنە دەنگ و بێنە دەست و بە شێوەیەکی کردداری هەوڵ بۆ ئەو کارە بدەن بۆی کە ئێمەی نابینا زیاتر بناسرین و ئەو مافەستەرە تاینەی کە بەداخەوە تا ئێستا نەمانتوانین بەدەستی بێن ئێوە هاوکارمان بن بۆی بەدەستی بێنین و ئێوەی بەڕێزی زیاتر لەگەڵمان تێکەڵ بن و زیاتر ئەوە تێ بگەن کە بەڕاستی ئێمە
پێویستیمان بە ئێوەیە کە ببنە چاومان بە ڕێکخراوی ڕۆشنایی لەم بارودۆ خەشدا دەبێتە هاوکاری هەموو کەسێک و بە شێوەیەکی گشتی پێویستمان بەتوانەی هەموو کەسێکە بۆ پێشخستنی بارودۆخ و ڕەوشی نابینایانی خۆشەویست جا هەر کەسێک بە پێی شارەزایی خۆی بە پێی توانە مادی و معنەویەکانی کە دەتوانین لەگەڵمان بەشداربی ئێمە پێویستمان بە هەموو بەشێک دەتوانین ئینسانەکان هەیە بۆی کە بەیەکەوە کارێکی ئاینی ئینسانی ئەخلاقی بکەین بۆ سەرخستن و پێشخستنی بواری نابینایان هێوادارم ئەم کۆبوونەوەانە دەستپێکی کۆمەڵەکاری باش و کۆمەڵێک پرۆژەی هاوبەش بن کە بەڕاستی ڕێکخراوی فرۆش هەنگاوێکی گەورەینە و داواکارین هەر ڕێکخراوێک کە دەیە بێتە پێش کە ئامادەی تێدایە بۆ خزمەتکردنی نابینایان ئێمە ڕۆشناییە وەتیشەکانمان بە فراوانی بەرەو هەموو لایەکدا بڵاو کراوەتەوە و هەموو کەسێک دەتوانین لەگەڵمان بەشدار بێ بۆ سەرخستن و بۆ ئەو ئامانجە گەورەی کە دەمانەوێت بارودۆخ و ڕەوشی نابینایان بەرەو ئاقالێکی گەورە و نابینایان بگەینە کەناری ئارام زۆر سپاس بۆی خۆشەویست دووبارە زۆر بەخێر بێن خی گەورە هەمووتان ساغ و سەلامەت و سەرکەوتوو بکە کاتێکی خۆش بۆ هەمووتان داواکارم خی گەورە پاداشتی هەمووتان بداتەوە زۆر سپاس بۆی خۆشەویست و سەلام عەلەیکوم و ڕەحمەت الله و بەرەکاتوه دەستخۆش بۆ مامۆستا ڕێبین بەرپرسی بەشی نابینان لە ڕێکخراوی ڕۆشنایی ژیان هیوایە و دەریای ئەوینە گوڵزاری ژین و خەندە و ئەسترینە شەپۆڵی ڕێگای چاکەکارانە خەڵات و نەخشی خوای مێهرەبانە بەڕێزان و خۆشەویستان ئێستاش بێکەوە گوێ دەگرین لە وتەی هەماهەنگی ڕێکخراوی ڕۆشنایی و ڕێکخراوی فرۆش لەلایەن بەڕێز ڕێبوار شاکر بەرپرسی بەشی کار و چالەچەکان لە ڕێکخراوی فرۆش بە جەنابیان بفەرمێن. سلام علیکم ئێوارەتان باش بە خێراتنی هەموو لایەک دەکەین خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێستان ڕێکخراوی فرۆش و ڕێکخراوی ڕۆشنایی کۆمەڵێک سمیناری هاوبەش و هاوشێوەی وەمان کردیا لەگەڵ ڕێکخراوی زاد لە نەخۆشخانەی بەڵسەم سمینارێکمان کرد لەوێندا لە سەر تەندروستی چۆنێتی خۆراک خواردن و ئەو بابەتانە سواز بۆ خوای گەورە و بە ئامادەبوونی ئەوەی بەڕێز و بە هاوکاری ئێوە توانیتمان کارەکانمان زۆر بەرەو پێش ببین و جێی دەستی ڕێکخراوی فرۆش لە بازاڕی هەولێر دیارە تواندراوە هەماهەنگێکی زۆر باش لە نێوان مارکێت و کۆمپانیا و فرۆشیارەکان دروست بکرێتن بەرەو پێشتونێکی زۆر باش دیارە ئینشاڵڵا بتوانین لە خزمەت چاوەڕوانیەکانی ئێوەدا بین کاری باشتر بکەین بە هەمانجی هەموو لایەکمان. السلام علیکم ورحمة الله وبركاته. دەستخۆش بۆ بەڕێز ڕێبوار شاکر بەڕێوەبەری کار و چالاکیەکانی ڕێکخراوی فرۆش. ئەی ڕێبواری ڕێی ڕووناچی ئەی ئەوینداری ڕووی هەتاو با سەختی ژین پەکت نەخا نەکەویە نێو هەڵدێر و داو بەویستی خوا هەنگاو هەڵنێ تا سەرشانی لووتکە بڕۆ بۆ ژیانت ماندوو ببە نایباتە سەر پینە و پەڕۆ تا دانیشی جێ دەمێنی هەمیشە کار جوڵە و کردار بۆ گەیشتن بە ئامانجت ورە و بڕوا و کۆشش و کار. بەڕێزان و خۆشەویستان ئێستاش بێکەوە گوێ دەگرین لە سرودێک بە ناونیشانی پەیامی کەمەندامێک شانی باسە ئەو سرودا لە نووسینی بەڕێز ئیمان حەمیدە لە ئاواز و وتنی شاخەوان عەبدولکەبیر دەنگ ستۆدیۆی ڕیکۆرد بەرهەمی ڕێکخراوی ڕۆشنایی بە جەنابیان بفەرمووی کاک شاخەوان. السلام عليكم ورحمة الله وبركاته. من أو كسم لسر ورترخانك پروردگار خوشویسترین بندەی خۆی کرد سەرزەنێشت و ئاگادار من ئەو کەسم لەسەر ڕووەرچەرخانێکە پەروەردگار خۆشەویستترین بەندەی خۆی کرد سەرزەنێشت و ئاگادار بۆ خۆم بە بچووک بزانم بۆ خۆمم بەلاوەکەم بێ بۆچی لە تاوکە مەندامیم دڵم هەمیشە پڕغەم بێ بۆ خۆم بە بچووک بزانم بۆ خۆمم بەلاوەکەم بێ بۆچی لە تاوکە مەندامیم دڵم هەمیشە پڕغەم بێ کە من خەڵقی
دەستی خوا بێم شەرم ناکام لە بوونی خۆم سەر بڵندم لەسەر زەوی بە فەخرەوە دێم و دەڕۆم کە من خەڵقی دەستی خوا بێم شەرم ناکام لە بوونی خۆم سەر بڵندم لەسەر زەوی بە فەخرەوە دێم و دەڕۆم تانەوتە شەری ئەو خەڵکە دەرونی من نەهەژێنێ باکم نییە بە هیچ کەسێک خالقم خۆی دەمژیێنێ تانەوتە شەری ئەو خەڵکە دەرونی من نەهەژێنێ باکم نییە بە هیچ کەسێک خالقم خۆی دەمژیێنێ کە من دەمیم بەربەز نییە لەوەی بە ئامانجم بگەم بەڵکو ژیان فێری کردوم تەنها دەبێ هەوڵ بدەم بێباکم لەو گرفتانەی لە ژینە بۆم دنا بەردەم ئەو کەسەی درۆستی کردوم خۆی ئاگەدارمە هەردەم خۆت بەتوانە ترمەزانە فیز لێمەدا بەسرمدا خدا هەر شتێ بستێنێ زۆر لەو چاکترت پێدەدا خۆت بەتوانە ترمەزانە فیز لێمەدا بەسرمدا خدا هەر شتێ بستێنێ زۆر لەو چاکترت پێدەدا خی گەورە پاداشتی کاک شاخەوان بداتەوە کە بێزاری یەخت دەگرێ لە تاڵاوی ژین ئاڵاوی بە هەناسەی ئومێد هەڵسە و ببینە بۆن و گڵاوی کام ڕێگا سەخت و هەورازە کامە دوورە بێ ئەندازە بەویستی خوا بە هاوکاری دەگەی بەلووتکەی ئەو ڕازە بۆیە هەرگیز تەنها مەبە بە تەنها کەس جێمەهێڵە ئەوەی بێ هاودەمی ڕێبێ لە تاریکی شەوگاردا وێڵە بەڕێزان و خۆشەویستان ئێستاش بێکەوە سەیری پارچە ڤیدیۆیەکی کار و چالەچەکانی ڕێکخراوی ڕۆشنایی دەکەین کە بەشی ڕاگەیاندن بە هەمەهەنگی بەشی نابینان ئەنجامیاندایە و ئامادەیان کردیا با بفەرمێن بەناوی ئەڵڵای زۆر بەسۆز و بێنیهایەت میهرەبان ڕێکخراوی ڕۆشنایی بۆ زانست و زانیاری و هاوکاری مرۆیی لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی و هاوغەمیمان بۆ چینێکی پەراوێزخراو هەروەها لە تامەزرۆیمان بۆ ڕەزامەندی خوددا هەریەکەمان دەستماندایە مەشخەڵێک و بەیەکەوە ڕۆشنای یەکمان لە بریسکە و تریسکەی مەشخەڵانی دەستمان هەڵگیرساند بەو هیوایەی تیشکەکانی بچێتە نێو سەرجەم دڵ و کونجە تاریکەکان و ڕۆشنیان بکاتەوە جا بە پشتیوانی پەروەردگار و لە پاشان بە یارمەتی و کۆمەچی خواپێداوان و خزمەت خوازان و دەست و بازووی ماندوونە ناسانێک توانیمان لە ماوەی تەمەنی کورد مەودامان چەندین خزمەت و پرۆژەی ناوازە و مێژووی پێشکەش بە نابینایان بکەین بەهارە گەشت چالاکێکی ساڵانەیە بۆ خانەوادە نابیناکان ئەنجام دەدرێ بۆ ئەوەی ئاوێتەی سروشتیان بکەین و جوانیەکانی بەهاریان بۆ بەرجەسە بکەین سەرجەم تێچووی گەشتەکان لەسەر ئەستۆی ڕێکخراوی ڕۆشناییە گروپی واتسئاپی ڕۆشنایی نابینایان دیارە ڕۆشنایی زانیوێتی کە نابینایان لە ڕووی تەکنەلۆژیا و بواری ئۆنلایندا ئەزموونێکی باشیان هەیە بۆیە بۆ قۆسنەوەی ئەم هەلە هەڵسا بەدانانی گروپێکی واتسئاپ کە بووە پردێک لە نێوان گشت نابینایانی کورد زوبان ئەم گروپە زیاتر لە 160 نابینایی لە هەموو ڕەنگ و دەنگ و بیر و ئایدیا و ڕەگەز و شوێن و پلەی جوداوازی لەخۆ گرتووە و چەندان چالاکی پێشکەش بە نابینایان کردووە لەوانە کردنەوەی چەندان خول و ئەنجامدانی چەندین پێشبڕکێ و سازکردنی چەندان سیمیناری فرەچەشن و ئاوێتەبوون لەگەڵ بۆنە و بابەتە پەیوەزدارەکانی ژیانی نابینایان
کۆڕبەندی برایل یەکەمین کۆڕبەندی تایبەت بە یەخستن و ڕێخستنی ڕێنووسی برایلی کورد کە ڕێنووسێکە تایبەت بە نووسینی نابینایان کە تێیدا سەرجەم مامۆستایانی نابینا و بەرپرسانی بواری ڕێنووسی برایل ئەنجام درا کە لە کۆتاییدا بە یادداشتنامەیەکی هاوبەشت لە نێوان گشتیان نووسرا و پێشکەش بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کرا. پرۆژەی مەیدانی کامەش لە کۆمەڵێک سیمیناری مەیدانی و ئێوارەخوان و دەرچوونی تایبەت بە نابینایەن ئەنجام دراوە کە لێرە نامانێ بە تێر و تەسەلی باسییان بکەین بەهۆی کەمی دەرفەت. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بە مەبەستی شارەزابوون و زانیاری زیاتر لەبارەی پەرتووکە نووسراوەکانەوە کە ڕۆشنایی هەڵدەستێ بە تۆمارکردنی ئەم کتێبانە و بە ئاسانترین شێوە دەیخاتە بەر خزمەتی نابینایان. هەڵبەتە تاوەکو ئێستا 265 کتێب بڵاو کرانەتەوە لە 3 فیستیڤاڵی شایستە لە هەردوو شارەکانی هەولێر و سلێمانی کە تێیدا نابینایانی گشت شار و شارۆچکەکان تێیدا کۆکرابووە و بانگهێشت کرابوون. ئەپلیکیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپی تایبەت بە کتێبی دەنگی بە زمانی شیرینی کوردی. ئەمەش خزمەتێکی ڕۆشنبیری ناوازە و بێوێنە بوو لەسەر ئاستی کوردستان و عێراق کە بۆ ئاسان دەستکەوتنی پەرتووکی تۆمارکرا و بەدەست نابینایان. ئەم ئەپە لەسەر هەردوو سیستەمی ئەندڕۆید و iOS و هەفتانە کتێبی تازەی تێدا زیاد دەکرێ. جەژنە پیرۆزەی نابینایان یەکێک لە سەختترین کاتەکانی نابینا کاتی بۆ نەو یادەکانە بە تایبەتی جەژن کە هیچ کەس بە تەواوی هەست بە مەعاناتی نابینا ناکات بەوەی کە لێی تێناگا. بەڵام سوپاس بۆ خوددا ڕۆشنایی لەمەش ئەسپی خۆی تاودا و پڕژایە سەر ئەم پرۆژێ و جەژنانەی تایبەت بە نابینایان ئەنجام دەدا. کاری خێرخوازی هەڵبەتە یەکێ لە ئاستەنگەکانی ژیانی نابینا بواری مادیە، بەڵام بە فەزلی پەروەردگار پاشان خێرومەندان و خواپێداوان ڕۆشنایی لە مەشیان دەستێکی باڵای هەبووە بەوەی کە کەمێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە و ئاهی ساردیان گەرم بکاتەوە. لە گرنگترین تەوەرەکانی ئەم بوارەش بریتیە لە یارمەتیدانی مادی، دابینکردنی دەرمان، ئازوقە و نەوت و جلوبەرگ و پێداویستیەکانی قوتابخانە و بە دەمۆچوونی حاجەتەکانی وەکو خانوو، هاوسەرگیری و منداڵبوون و تەنانەت پرسەش. چالاکی خزمەت تایبەت بە منداڵانی نابینایان. لە بەردەوامی چالاکیەکانمان بیرمان لەوە کردەوە کە خزمەت بە منداڵە نابینایەکانیش بکەین بەوەی کە کەمێک لە ئەرچی پەروەردەی دایک و باوچیان کەم بکەنەوە. جابۆیە سەرەتا هەڵساین بەکردنەوەی خولێکی ئۆنلاین و لە دەرەنجامی ئەم خولە خولێکی تری گرنگی هاوینە هاتەکایەوە. خولی هاوینە خولێکی 3 مانگە بوو بە بەشداری 110 قوتابی بوو کە تێیدا وانەکانی پەروەردە و قورئان و ئادابەکان دەخوێنرا و هەفتانە ڕۆژێکی تەرفیهیان هەبوو بۆ شاری یاری و مەلەوانی و تۆپی پێ و پارک و سەیران چەندان شتی تر. شانی باسە سەرجەم تێچووی خولەکە بە مەنهەج و سوکەژەم و تەرفیهی و تێچووی هاتو تۆش لەسەر ئەستۆی ڕۆشنایی بوو. لە کۆتاییدا ئاهەنگێکی شایستە سازکرا بۆ دایک و باوکانی بەشداربوانی دەرچوو کە تێیدا سەرجەمی دیاری تایبەتیان پێبەخشرا. فێرگەی ڕۆشنایی فێرگەی ڕۆشنایی خولێکی بەردەوامی پەروەردەیی ڕۆشنبیریە کە هەفتانە ڕۆژێکە و هەر 3 ئاستەکانی باڵا و لووتکە و ژیر لەخۆ دەگرێ بۆ هەر ڕۆژێکیش 3 وانەی پەروەردەیی دەخوێندرێ. خولی ئافرەتانی پێشەنگ لە ڕۆشنایی خولی ئافرەتانی پێشەنگ خولێکی ئۆنلاینە و لەم خولەدا خێزان و خوشکانی بەشێک لە نابینایانی تێدا بەشدارە بە مەبەستی وەرگرتنی زانیاری دروست و تەندروست بۆ ئافرەتان بەگشتی و ئافرەتانی نابیناش بە تایبەتی کە بەشداربوانی زیاترن لە 100 بەشدار بوو. خۆشەویستان، ئەمانە و چەندان چاڵاکی تریش هەن کە بوونەتە وزە بۆ بەردەوامیمان. دەشمانەوێ پەیامی ئاسوودەیمان لەگەڵ نابینایان ڕابگێنین و شەڕەفمەندانەی خۆمان بسەلمێنین بە یارمەتیدانمان بۆ نابینایان.
سەرجەمی چالاکیەکانمان بە توانایەکی عاقلی بێ سنوور و مادیەکی سنوورداری زۆر کەم و لە سەرووی هەموو شێوە بە فەزڵ و منەتی پەروەردگار بووە چ بگا بەوەی کە خوددا فەزلی خۆی و ئینجا پاشان خوا پێداوان و یارمەتی دەرەکانیان بۆمان فراوان بکەن. لە کۆتاییدا دەڵێن ئێمە ئەو کاتە چاوساغین کە خزمەتی نابینایان دەکەین، ئەو کاتەش هەز بە نابینایی خۆمان دەکەین کە ناتوانین خزمەت بە نابینایان بکەین. دەستخۆشی بۆ برایانی بەشی ڕاگەاندن و بەشی نابینان بۆ ئامادەکردنی ئەو پارچە ڤیدیۆیە. ژیان هیوایە و دەریای ئەوینە، گوڵزاری ژین و خەندە و ئەسترینە، شەپۆڵی ڕێگای چاکەکارانە، خەڵات و نەخشی خوای مێهرەبانە. بەڕێزان و خۆشەویستان، ئێستاش بێکەوە دەچینە خزمەت سیمیناری بەڕێز مامۆستا ڕەوەند ئاکۆ لەژێر ناونیشانی ستراتیژیەتە گرنگەکانی ژیان. مامۆستا ڕاهێنەر لە بواری مارکێتینگ و تەکنەلۆژیا بە جەنابیان بفەرموێ. من ئەمڕۆ سیمینارێکتان پێشکەش دەکەم. سوپاسی ڕێکخراوی فرۆش و ڕێکخراوی ڕۆشنایی یەکەم بۆم دەرفەتە. سیمینارەکە لە ژێر استراتیژیەکانی ژیانە. ئەم استراتیژیانەی کە من باسێکەم بۆتان لە هەموو بوارەکاندا بەکارهێنرێت، بە تایبەتی لە بواری ئیشکردنی خۆتاندا و ئونجەش لە بواری ژیانی خۆتاندا بۆی کە بە باشترین شێوە بتوانن پەیڕەوی بکەن. باشە، بابێن ئەم استراتیژیانە شی بکەینەوە و بزانین یەک بە یەک چین و چۆن دەتوانین ئەنجامیان بدەین و سوودیان لێ وەربگرین. باشە، یەکەم استراتیژیمان هەیە استراتیژی ماتریکسی ئایسنهاوە. ماتریکس چییە؟ واتە ئێمە خشتێکمان هەیە بۆ ڕێخستنی کارەکانمان. ئەم ماتریکسە یارمەتیمان ئەدات کە کارەکانمان بە باشترین شێوە ڕیز بکەین و هەم باش هەم ڕیزیان بکەین و هەم بتوانین بە باشترین شێوە ئەنجامیان بدەین. ماتریکسەکە بەم شێوەیە. پێمانەڵێ ئەمە چەند کارێکمانێ لە ژیانی خۆمان. تەوان ئێمە توانین ئەمە بەکاربێنین لە مەسەلەن خلالی ڕۆژێ، لە خلالی مانگ، لە خلالی ئەو ئیشانەی کە هەمانە. ئەم ماتریکسە پێمان دەڵێت کە ئێمە چەند کارێکمانەیە، کارەکان دابەش دەبن لەسەرەوەی کە گرنگە، بەپەلەیە یان بەپەلەن یان گرنگ نییە. بۆ نمونە ڕیزبەندێکە بەم شێوەیە دروست دەکرێت. مەسەلەن ئەگەر ئێمە کارێکمان هەبێت بەپەلە و گرنگ بێت، لەسەرمان هەر ئێستا بیکەین. یعنی چی؟ یعنی من ئەم استراتیژیە بەکارێنم ئەگەر کارێکم هەبێ گرنگە و بەپەلەشە، کەواتە هیچ پێویستان کە تاخیری بکەم. ئەگەر تاخیری بکەم واتە من زەرەر بە خۆم دەگەێنم. دووەم شت ئەگەر کارێکمانێ بەپەلە بێ بەڵام گرنگ نییە، واتە من بەپەلەیە بێ هەمیشە بکەم بەڵام زۆرش گرنگ نییە، لەوانەیە تاسیرم لێ نەکا، ئەتوانم بیدەم بە کەسێکی تر. شەرت نییە خۆم بیکەم، ئاوتسۆرس یەکەم بۆ کەسێکی تر، واتە ئەیدەم بە کەسێکی تر بۆمی ئەنجام بدا، یان ئەتوانم دوایی بیکەم. باشە، ئەگەر کارێکمان هەبوو بەپەلە نەبوو بەڵام گرنگ بوو، لەو حاڵەتە من ئەتوانم بینوسمەوە بۆ مثلا وەختێکی تر ئەنجامی بدەم، بۆ لەبەرە کارەکە گرنگە بەڵام بەپەلە نییە، کەواتە دیارە من شتێکی ترم هەیە بەپەلەیە، ئەتوانم کاری لەسەر بکەم. و کۆتاشتیش ئەوەیە کە من کارێکم هێندە گرنگە و نە بەپەلەیە. تەوانا ئەم نقطەیە زۆر مهمە تەرکیز بکەنە سەری. زۆربەی زۆری ئەو کەسانی کە من تەعاملم لەگەڵیان کردویان قسەیان لەگەڵم کردووە، گەورەترین کێشانەوەیە زۆربەی لە کارەکانیان نە بەپەلەیە نە گرنگە و هەموو تاقەی خۆیان لەسەر سەرف کردووە. کەواتە تۆ لێرە تاقە لەسەر شتێک سەرفەکە کە هیچ سوودی نییە بۆ تۆ و ناگەی بە هیچ نەتیجەیەک. کەواتە ئەو کارانەی کە بەپەلە نییە و لە هەمان کاتیشدا گرنگ نییە، خەڵاس بیسڕەوە، یان ئەگەر زۆر حەزت لێ بمێنە بینوسەوە وازی لێ بێنە بۆ کاتێکی تر، بەڵام سڕینەوەکەی باشترە، چونکە هەر بە لۆجیکلی یعنی ئەگە بە لۆجیکی فکری لێ بکەینەوە هیچ سوودی بە تۆ ناگەیەنێت. باشە، بۆ ئەوەی کە باشترین شێوە ئەمە ئەنجام بدەین، بۆی بە باشترین شێوە ئەنجامی بدەین پێویستەکە لیستێک دروست بکەین. پێویستەکە لیستێک دروست بکەین بۆی بتوانین لەسەر ئەم ماتریکسە ئەنجامی بدەین، لەسەر ئەم خشتەی ئەنجامی بدەین. لیستەکەش چییە؟ کارەکانمان ڕیزبەند دەکەین و دەنووسینەوە. هەروەڵا ئەگەر تۆزێ بسوڕێتش کە خۆم لێم دیار نییە بگورن دەستەکانت خۆش بێت. پێویستەکە لیستێک دروست بکەین کارەکانمان تیا بنووسینەوە. بۆ نمونە من ئەمڕۆ پلانێکی خۆم هەیە، لیستێکی خۆم هەیە، ئەبێ 1 2 3 4 بکەم، ئەمە یا شەو پێشەوەی بخەویان بەیانی کاڵەسی لە خەو بە پێی سراحەت و کاتی خۆتان لیستەکە دائەنێم، دوای ئەوە دێم بە خشتەکە بۆ ماتریکسەکە ڕیزبەندیەکەم. من چی ئیسفاداکەم لەم استراتیژیا؟ کارەکان فلتەرەکەم، یعنی ئەو کارانەی کە سوودیان نییە بۆ من خەڵاس وازیان لێ هێنم، کارە گرنگەکانم بە
خێراترین شێوە ئەنجامەدەم و بە تەواوەتی دەتوانم زۆرترین شت لە کەمترین کاتدا بکەم. ئەمەیەکێکە لەو استراتیژیانەی کە زۆر گرنگە و وەکو ناوەکەی خۆشی دیارە کابرا ناوی ئایسنهاوەر بووە کە دروستی کردووە و زۆریش بەکارهێنرێت لەلایەن بەتایبەت بزنسمانەکان و ئەوانێک کە ڕۆژانە کاری زۆریان هەیە. دووەم استراتیژی تایم بلۆکینگمانەیە. تایم بلۆکینگ ئەگە بیکەینەوە کوردی ئەوەیە کە ئێمە ڕۆژەکەمان بەشەکەین بۆ بلۆک واتە چی؟ واتە من کاڵەسم ئەڵێم ئەم ئیشانەم هەیە کەمە تقریباً تەواوکەری استراتیژیەکەی ترە ئەڵێم کەی هەمە لە چ کاتێک هەمە ئەبێت چی بکەم و چەندێکیش مهمە بیکەم ئەم شتە وەکو لێرە ئێستا دیارە خشتەیەکی ئاها دروستەکەی بۆ خۆت تاوان خشتەکەش بەسیتە ئەتوانی لە باوەڕەخۆ قەڵەمێک بیکەی ئەتوانی بە ئەکسل بیکەی ئەتوانی بار شتێک کە تۆ مەسەلەن ئاشنای لەگەڵی لە خشتەکەیە ئێمە وەختەکان دیاری ئەەکەین شتەکانە نووسینەوە کە ئێمە پێویستەکات چی بکەین لەم کاتانە و دیسکریپشنێکیانە دێواتە وەسفێکیانە دەیت کە بە کورتی منە بێت چی بکەم بۆی لەبیری بمێنێ نەک لەبیری بچێتەوە وەروەها دوایی دێم پێڵم پرایۆریتی واتە گرنگی ئەم شتە کە بکریان نەکرێ. تاوان یەک شتی زۆر مهم هەیە من ئاماژەی پێ بکەم بێ لە استراتیژیەکە کە زۆربەی زۆری خەڵک بە هەمان شێوە کێشەیان تیا دروستە بێ ئەویش ئەوەیە کە کاتێک پلانێک دادەنێم شەرت نییە 100% ئەم پلانە وەکو خۆی جێبەجێ بکرێت چکە ئێمە خۆمانەزانی ژیان هەڕەمەکیە شتێک نییە سابت بێ بڵێم من ئەمە ئەەکەم و ئەمە ڕوودا شت دێتە پێشت زەدوە لە گۆڕدرێ زۆر شتە گۆڕدرێ بەڵام باشترە تۆ سترەکچەرێکت هەبێ باشترە تۆ شێوازێکت هەبێ بۆ شتەکان ڕێک بخەیلەوەی هەڕەمەکی بێ بە تەواوەتی 100%. بۆیە دەتوانین ئەو استراتیژیە بەکاربێنین لەگەڵ استراتیژیەکەی ئایسنهاوەر بۆی هەردووشان تەواوکەری یەک بن و ئێمە هەموو ڕۆژێک کارەکانمان بە باشترین شێوە ئەنجام بدەین. باش استراتیژی 8 کاتژمێرمانەیە. ئەم استراتیژیە من خۆم بەکارمێناوە و کۆمپلی یان استراتیژیە تەواوەکەی 20 کاتژمێرە بەڵام من لەسەر شتێکی ئاسانتر کە 8 کاتژمێرە باسیەکەم. تاوان ئەم استراتیژیە چی ئەڵێ؟ ئەڵێ تۆ ئەتوانی هەموو شتێک دروست بکەیت باشە هەموو شتێک فێر بیت ئەگەر تەنها 8 کاتژمێر بە تەواوەتی لەسەر ئەم بابەتە معلومات کۆ بکەیتەوە. یعنی چی؟ یعنی من 8 کاتژمێردا ئەنێم لە ڕۆژەکەم هیچ ناکەم دانیشم هەموو وەختەکەم بێ ئەوەی مەشغوڵی هیچ شتێکی تر بم لەسەر بابەتێک زانیاری کۆ دەکەمەوە. مەسەلەن زانیاری لە گوگل کۆ دەکەمەوە زانیاری لە کۆرس کۆ دەکەمەوە زانیاری لە یوتیوب هەر سەرچاوەیەکە ئیسفادە بەم بگەێنێت بەڵام 8 کاتژمێر بێدابڕان. ئەم استراتیژیە چی لە من ئەکا وا لە من ئەکا کە زۆرترین معلومات لەم ساعتانە کۆ بکەمەوە بکەومە سەر سکە لەم بابەتە پاشان لە ڕۆژەکانی ترم بە ئاسانی ئەتوانم کارەکانی خۆم بکەم. چکە گەورەترین کێشەی فێربوون چییە؟ لە هەر شتێکە مەسەلەی ئەوەیە کە ناکەویتە سەر سکە بە ئاسانی بۆ نمونە خاستە ئەگەر کەسێک لە سفرەوە ئەوێ بابەتێکی نوێ فێر بێت ناگاتە ئەنجام لەبەرەوەی معلوماتێکی زۆر وەرئەگرێت کە غەڵەتە معلوماتێکی زۆر وەرئەگرێت کە ڕۆژانە تەقسیمی کردووە هەتا ئەم کۆنتڕۆڵەکە ئەوەی تری لەبیرە چێ فباشترین شێوە ئەوەیە تۆ 8 کاتژمێر لەسەر ئەم بابەتە ڕابوەستی و فێری بی و هیچ لیمیتێکشی نییە. مەسەلەن تۆ لە بوارێکی ئەتوێ بوارێکی تر فێربی زۆر ئاساییە 8 کاتژمێری بۆ تەرخان بکە. ئەگەرت لیڤڵەکە بەرز بکەیتەوە ئاستەکە بەرز بکەیتەوە ئەوەی کە ئەلمیەن پروف کراوە 20 کاتژمێرە بەڵام زۆرجا هەیە 20 کاتژمێر زۆر خەڵک پێی ناکرێت بۆیە ئەتوانی ئەم ڤێرژنەی بەکاربێنی ئەم نەوای بەکاربێنی کە 8 کاتژمێرە و استراتیژیەکە بەتەواوەتی کار دەکات بێ لەوەی گەرداتا بێ بۆتانم مێناوێ خۆشم بەکارمێناوە لە زۆر شت و سوودم لێبینیوە شتێکە کە ئەتوانن زۆر بەباشی سوودی لێ ببینن. باشە ئۆکێ ئەمەیان زیاتر لە استراتیژیەک فکرەیەک و گۆڕینی عەقڵیەتێکە کە پێڵێن سیارە سوورەکە کە لە زۆر شوێنیش باس کراوە بەس من حەزەکەم بە شێوازێکی زۆر جوان بۆتانیشی بکەمەوە. ئەگەر من پرسیارێکتان لێ بکەم چەند کەستان نەزانن ئەمڕۆ چەند سیارەی سوور بەلاتانە هاتوویان چەندتان نەزانن ژماردووتانە سیارەی سوور یعنی پرسیارە بکەم کەستان نەزانن وەڵامێکی تەواوم بدەنێ کەستان نەزانن ئەمڕۆ چەند سیارەی سوورتان بە مەزبووتی بینیوە لە ڕێگایەکە هاتوونەوە هاتوچۆتان کردووە لەوانەیە دانەیە دوودە بەڵام بە مەزبووتی کەس دەتوانێت پێم بڵێ لە بیرتان دێ باشە ئەگەرچی من ئەمڕۆ پێتان بڵێم بەیانی هەر 150,000تانە دەمێ بۆ هەر سیارەیەکە بیژمێر نە ئێوە بیژمێرن نەک منیتان بکەم باشە قەینا ئێوە گوێتان لێ بێ ئەزانم بارحاڵ ئەوەی مهمە ئەگەر بێت و سبەینێ من مۆتیڤیشنێکتان بدەمێ با بڵێن هاندانێکتان بدەمێ کە لە پارە با بڵێم هاندەرێکی زۆر باشە بۆ کردنی زۆر شت ئێوە سبەینێ هەمووتان دێنەوە بە مەزبووتی پێم بڵێن چەند سیارەی سوورتان ژماردووە ئەمە وا ئەکات عەفوو ناناتیانی
ئەمەواکە چیمان پێڵێت پێمانەڵێت ئێمە هەموو ڕۆژێک زۆر هەل هەیە لە ژیانمان دەیبینین باشە بەڵام ئاگامان لێ نییە بۆ نمونە ئێستا وەکو ئەم سیارە سوورەی لە پێشتانە کە ئەگەر بیژمێرن ڕۆژانە وەکو هەلەکانی دەور و پشتمانە بۆ نمونە سبێنێتەوە ئەڵەسی تایوارە زۆر شت هەیە لە دەور و پشتت ڕووەدا بەڵام تۆ ئاگات لێ نییە احتیمامی نادەیتێ ئیلا بە شتێکی تیا بێ ئەنجا بەلایاو بڕۆی بەسیترین نمونە لەوانەیە کەسێک لە تەنیشتەوە بە سوتفە باسی بابەتێک کات کە لەوانەیە مهم بێ بۆ تۆ بەڵام ئەڵێ تااقەتم نییە نایکەم وازی لێ هێنی بەرەوەی ئەمانە هەمووی هەلن ڕۆژانە کە تۆ لە دەستی دەدەی لەبەر ئەوەی کە احتیمامی پێنادەی تەمان هەنێ ڕێگاشمانەیە بۆ ئەوەی کە هەلەکان زیاتر ببینین یەکێک لەو ڕێگایانە ئەوەیە کە زیاتر جۆ بگری کەمتر قسە بکەین تەمان گەورەترین مشکلە ئەوەیە لە کاتی دانیشتن و مناقەشەکردن یان دانیشتن لە شوێنێک زۆرترین قسەکردن ناتگەێنێتە نەتیجە چونکە هەر جارێک کە تۆ زیاتر جۆ بگری داتای زیاتر وەرئەگری زیاتر فێرەبی زیاتر ئەتوانی حتى لە قانونی بابنە قسەکردنیشە چەند تۆ زیاتر جۆ بگری داتای زیاتر وەگری ئاسانتر ئەتوانی بەرامبەرت بخوێنیتەوە و ئاسانتر ئەتوانی قەنەعەتی پێبێنی یان قسەکە وەڵامی بدەیتەوە چونکە ئەمە قانونە زۆر گرنگە سەرنجی شتەکانی دەور و پشتت بە تەمبەڵ مەبە و هەر شتێک سەرنجی ڕاکێشای بینووسەوە ئەمە یەکێکە لەو شتانێک کە خۆم بەکارهێنم یعنی بۆ نمونە من مەشغوڵم ئەمڕۆ شتێک دێتە مێشکم لە ناکاو 5 دقەیەک فکرێک دێتە مێشکم نەینووسیتەوە ڕۆی بە تەجروبە پێتان نەینووسیتەوە ڕۆی ئەو فکرەیە کەلانەیە فکرەیەک بێت سبەینە زۆر شتت بۆ بگۆڕێت بۆی دایمەوە ڕەخۆ قەڵەمێکت پێ بێ هەر چ فکرەیەک هاتە مێشکت بینووسەوە دوای وەرەوە سەری کاری لەسەر بکە ئەمە یەکێکە لەو استراتیزیانەیە دەتوانی بەکاری بێنی بۆی زیاتر هەلەکان ببینی باشە مەسەلەی بەرەو پێشچوونمان هەیە تەوانەمە زۆر گرنگە زۆربەی خەڵک بۆ بێئەمەلە بێت لەوەی کە بەدوای هەر ئامانجێک لە ئامانجەکانی بکەوێت هەر چیەک بێت بێئەمەلبوونی ئەو کەسە لە چیایە بێئەمەلبوونی ئەو کەسە لەوەیە کە ئەو خەتە نابینێت کە پێایە تێپەڕێ بۆ نمونە من دایمە نمونەی قاعە ئەهێنمەوە باشە کەسێک ئاڕوا ئەوێ خۆی زعیف بکات سێرەکە یەکەم هەفتە زۆر بە مەزبوطی تەمرینەکات دوایی دێت سێری ئاوێنەکە ئەکات تەمان بە هەفتەیەک تۆ شتێکی وها ناگۆڕدرێت لە جسمت باشە بەڵام ئەڵێت تەواو من نایکەم و مثلا وازەێنم و هیچ لە مۆزوعەکە نەگۆڕا و هەفتەیەکە خەریکم و بێئەمەلە بێت و وازەێنێت بەڵام سەیرەوە ناکات خەوی خۆش بووە سەحەتی باشتر بووە هەناسەدانی باشتر بووە زۆر شت گۆڕاوە لەم کەسە لەم هەفتەیە کە بە مەزبوطی هەوڵی داوە ژیانێکی باشتر بۆ خۆی پیا بکە کەواتە لێرەیە ئێمە ئەبێت بەرەو پێشبوونی خۆمان ببینین بۆی بێتە هاندەرێک بۆمان من ئایا لە یەکەم ڕۆژەوە تاوەکو هەفتەی یەکەم تاوەکو مانگی یەکەم فەرقم چی بووە مانگی دووەم لەگەڵ مانگی یەکەم فەرقم چی بووە لە کاتێکە تۆ بۆت هەیە بڵێ من تەواو ناگەمە نەتیجە ئەو کاتەیە کە هیچ شتێک نەبینی لەم تایم فرێمەیە نەزانی لە ڕۆژی یەکەم و هەفتەی یەکەم تۆ فەرقت چی بووە هیچ شتێکت نەبینی ئەو کاتە حەقی خۆتە بڵێ تەواو من وازێنم ئەگەر نا ئەبێت تۆ ئەو خەتە ببینی چکە بەرەو پێشچوون خەتە و خاڵخاڵە بەسەریا تێ ئەپەڕی بەرەو پێشچوونی خۆت ببینە ئاسانتر بەرەو پێشەچی و ئاسانتر ئەگەیتە ئامانجەکانت دڵنیا بنەوە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە بەعام خەڵکی ئێمە هەیەتی ینی لە هەموو تەمەنێکە لە هەموو بوارێکە هەر خۆتان لەوانەیە شتێکتان ویست بێ فێری بووبن هەوڵتان دابێت دوای بتان ئێمە بۆ ئێمە نابێ ناگەینە نەتیجە خەڵکێ بە ساڵ لەوانەیە هەوڵ بدا و ناگاتە نەتیجە بەڵام وا ئەزانێت نەگەیشتوە هیچی نەکردووە بەس لە ڕێگەکە زۆر ئیسفادەی هەبووە نایبینێت بۆیە دائیمەن بەرەو پێشچوونی خۆتان ببینن باشە ئۆکێ با بێنە سەر بردنەوە بچووکەکان ئەو یەکێک لەو استراتیژیانەی کە من زۆر حەزم لێیەتی بەتایبەت مێشتی ئێمە نازانێت ئێمە کە شتێک بەدەستێنی گەورەیان بچووکە بۆ نمونە من زۆر جار هەیە دروستکردنی کوپێک قاوە لە لای من دڵم خۆشەکە بەقەت دنیا یان ڕۆژ بەسەر هەڵەسم شتێکەکەم لە لای خۆمەوە کە زۆریش بچووکە بەڵام هانمەدا بۆ شتێک زیاتر کەواتە بردنەوە بچووکەکان با لە مێشکمانە هەبێ بۆ گۆڕینی عەقڵیەتی خۆمان و هاندانی خۆمان هەموو ڕۆژ چکەمەوە ئەکات هەموو ڕۆژ ئێمە بەرەو باشتر بڕۆین و شتەکان ببینین چکە ناکرێت من ئامانجێکمەیە کە درێژخایەنە مەسەڵەن من ئەڵێم ئەمێ بمە ساحب کۆمپانیا و پارەم زۆر هەبێت ئەم ئامانجە درێژخایەنە تۆ بە هەفتەیەک و مانگێک و بە شەو ڕۆژێک ناگەیتە ئەم ئامانجە و لە ڕێگاشەوە هەموو دڵخۆشیەکانت هەموو خۆشیەکانت هەموو ناخۆشە هەموو شتێکت پابند کردووە بەو ئامانجەی کە جاری زۆرت ماوە بگەی پێی کەواتەم بۆ لە ڕێگاکە تا ئەگەمە و ئامانجە هەموو شتە لە دەست بدەم نا با دڵم خۆش بێ بە شتە بچووکەکان با دڵم خۆش بێ بە ئەو شتێک کە ڕۆژانە بچووکە و ئەیکەم سەبر ئەگەمە و ئامانجەی کە ئەمەوە وەکو ئەو سەڵێتان دیارە
من ئەگەر ڕۆژی قەترەیەک بکەمە ناو سەتڵ لە دوای ساڵێک لەوانەیە سەتڵەکە بەشی ئاوەکە نەکە کەواتە هەر ڕۆژێک تۆ شتێک زیاد دەکەی بۆ مەسەرەن مێشکت بۆ معلوماتێک کە هەتە بۆ ئیشەکەت هەر شتێک کە زیاد دەکەی بە کەمی مەزانە وەکو دەستکەوتێکی گەورە بیزانە بەو شێوەیە بیری لێ بکەوە ئەمەوە کە هانت بدات ڕۆژانە کاری زیاتر بکەیت و لە کۆتاییشدا مەسەرەن لە دوورخایەنە ئەگەی بۆ ئامانجەی کە تۆ دادنەوە چکە زۆر کێشەمانەیە لە عقلێتی خەڵکی ئێمە بەداخەوە کە ئامانجێکی داناوە ئامانجەکە بە ڕۆژ و دوو ڕۆژ و هەفتە نایەتە دی ئەویش ئەوێ بە ڕۆژ و دوو ڕۆژ و هەفتە بێنێتە دی کە ناکرێت ئەمە غیر واقعیە بۆیە دەتوانن دائیمەن بیر لە شتە بچووکەکان بکەنەوە وەکو دەستکەوت بۆی هانی مێشکتان بدەن چۆن مێشک نازانێت چی بچووکە و چی گەورەیە دەزانێت کە تۆ کارێکت ئەنجامدا باشە وەهمی پێرفێکت بوون ئەوش یەکێکە لەو شتانێک کە زۆر کەس هەیەی بۆ نمونە من زۆر کەسێ پەیوەندیم پێوا کاڵێک کاگڕۆ منەمەوێت بۆ منە فێری دیزاین بم سێرەکەی ساڵێکە خەریکە یەک دیزاینی دروست نەکردووە بۆ دروستی ناکەی نامنەمەوێت پەرفێکت بم من زاییش بکەم ناگەی بە نەتیجە بەم حاڵەتە تەوانە ئەمە زۆر خەڵک ئەم شتە ئەم بیرکردنەوەی هەیە تۆ شتێک فێر بە ئەنجامی بدە فێر بە ئەنجامی بدە فێر بە ئەنجامی بدە ئەگەی بە نەتیجەی خۆت ئەگەر تۆ بە چەمای بێی لە شتێکە بڵێ من پەرفێکتە من زە ئیشەکەم ناگەی بە نەتیجە حتا ئەوانەی لەو بوارە ئیشەکەن نەگەیشتونەتەوەی کە بن بە پەرفێکت و 100% ئەمە زۆر مهمە وەکو لێرە دیارە تۆ هەر بیری لێکەیتەوە لە ئاخیریشا سێرەکەی هیچ ئەنجامێکت نییە بەڵام ئەگەر تۆ بیت و بیریەکەمەوە کردارە کە کردارەکەی فیدباک وەرەگری ئەو خەڵکانەی کە مەسەلەن شتەکەی تۆیان بینیوە بەکاریان هێناوە لێتیان کڕیەوە بۆ نمونە مەسەن ڕای ئەوان وەرەگری خاڵە لاوازەکان خاڵە بەهێزەکان چاچەکەی و دوای ئەوە باشیەکەی و دوای دیسانەوە دەیتەوە نەفسیشە دووباراکەیتەوە کە دیسان بیرەکەیتەوە لە باشترکردن و ئەنجامەدەی ئەمە ڕێگا ڕاستەکەیە بۆ ئەوەی تۆ فێربی وەهمی پێرفێکت بوون ناتگەێنێتە هیچ نەتیجەیەک ئەوە لەم نەوەری بگرن پێرفێکت بوون ینی حتى لە دنیاشی شتێکمانە 100% بێ زۆرجار لە بزنسا و پرسیارم لێکەن ئەمن کاگڕاوەندێ مامانەوە شتێک بکەین و ئەمانە بزانین 100% نەجاحەتێندا ئێمە نیمان ئەگەنەوە بە هەموو میلیاردێرە بووین ئێستا ئەگەر شتێکە وایە 100% بووە کەواتە پەرفێکت بوون ناتگەێنێتە نەتیجە باشترە کە کارەکان بەو شێوێ بکەیت باشە لە کۆتاییدا استراتیژیەکی زۆر مهمە مەسەلەی خۆبەراوردکردن کە ئەویش عینەن یەکێکە لەو شتانەی کە وەکو استراتیژیە توانی بەکاری بێنی هەرگیز خۆت بەراورد نەکەی بە کەس بۆ لەبەرەوەی ئەمە هەموو لە ژیانی خۆمان لە کاتی خۆمانە لە زۆرۆفی خۆمانە لەو شتانەی خۆمانە دۆزینەوە کە بۆ کەسێکی تر لەوانەیە جیاواز بێت وەکو چۆن لێرە نووسیمە بۆتان هەموو کەسێک بە کاتی خۆی بۆ لەبەرەوەی سێرەکەی بۆ نمونەوەی KFC دروست کرد لە 80 ساڵیەوە بۆ ساحێبی KFC و دەوڵەمەند بوو یەکێکە ئەبینی لە 20 ساڵیەوە بۆتە سەحەبی شەریکەیەکی گەورە لە دنیاە یەکێکە بینی لە حاڵەتێکی ترە ناتوانانی تۆ بە تەقلیدکردنەوەی ئەم کەسە بگەیتە هەمان ئەنجام یعنی زۆر کەسەیە بۆ شێوەیە بیرەکاتەوەڵێ من هەر بە مەسلەی بازار باسی بکەم سێرەکەی دوکانێکی گەسەکرێتەوە دەیتر دوکانی گەسەکەکەنەوە لە تەنیشتی سێرەکەی مارکێتێککرێتەوە دەیتر مارکێتەکەنەوە لە تەنیشتی بۆ کەیشەیکەنەوە من لە حەزەی ئەم شتم زۆر کردووە کاتێک گەزانە مارکێتە ئیشی باشە ئەوان ناڵێن ئەم مارکێتە چۆن ئیشی باش بوو ئەڵێن ئەو ئیشەکە یاڵە ئێمەش پارەمانەیە دووبارە یاڵە بە نفسی شت بکەینەوە کە نفسی شتەکەنەوە ناگەنە نەتیجە زۆر کەسیش لەبەرەوە تەقلیدکردنەوەی زەرەکە بۆ چونکە تۆ ناتوانانی تەقلیدی کەسێک بکەیتەوە و هەمان خوتووە بکەی و بگەیە نفسی ئەنجام لەبەرەوەی زروفەکە فەرقی هەیە کاتەکان فەرقی هەیە شێوازەکان فەرقی هەیە بۆیە هیچ ئیسفادە لە بەراوردکردنی خۆت نابینی بە کەسی تر تۆ خۆت خەریکی شتەکانی خۆت بە ئەگەی بە ئەنجامەکانی خۆت هەتا تۆ خەریکی بەراورد بی ناگەی ولامشی مهمتر ئەو کاتەی تۆ بە بەراوردکردن و خەفەت خواردن و سەیری ئەمەکەی و سێریەوەکەی هەمان کات لە خۆت استثمار بکەیت باوەڕ بکە زۆر قانزاجی زیاترەکەی لە کۆتاییدا سوپاسدانەکەم ئەتوانەوەی حەزی کرد سۆشیال میدیاکانم لەسەر ئەم بارکۆدە ئێسکانیکەن وەرپرسیارێکشتان هەیە لەسەر ئەو شتانێک کە باسم کرد پێ خۆشحاڵە بم ئەگەر بیکەن و وەڵامتان بدەمەوە ئەگەر کاتەکە ڕێپێکدا زۆر سپاس فەرموو سەلامەت بی سپاس صراحة لو اللي قال لك تستريح يعني اللي قال لا يشرب كل الهارت تو هارت بله الوضع اللي تلقي رخنا شيء بنيان لنا نزل هاتان بله لماذا بالفلانية بالتأكيد
وزایدن دوو پرسیارش کەشەوە بوو یانە کۆمەڵێک نمونەتی ناوە کەس وەکو دەڵێن زیاتر ڤیژوەڵ پشتی بە چاو بینایی دەوەستا ڕاستەکە سەرڕایەوە یەکێک لەو چینارێکە ئامانجی ئەو سینارە بوون چینێکی ناوی نابوون یعنی بۆ نمونەی سارە سوورەکە دەکرا بڕێ بە نمونەی ساری باڵهەڵگیر کە ناوی ئاسانتر هەستی پێ دەکە بۆ نمونە پشتی لەوەتانانی ئەوەش لە حەقی زرابنی ئەکی ڕەنگە لە نەتیجە ئەوە بیکە وەکو دەڵێن باید پێویست ئەکسپۆژەر نەبوو لەگەڵ ئەو چیناوە بالضبط ڕوبەڕووبوونەوە نەبوو لەگەڵ ئەو چیناوە بۆیە ناتوانێت وەکوڵی گلەی لێ لەسەر باوتەڵم بۆ سینارەکانی داهاتوو دەکرێت ئەزمونێک بێت بەتاکید داوای لێبوردنەوە نا عزیزی هەر وەکو ڕوونکردنەوە باسم کەرەکەی لە کۆمەڵێک برادرانی دیکەش هەیە پێم خۆشوە من تاوانەکە من بیکەوان لێکە نا بەعکسەوە خۆشحاڵم پرسیارەکانشم دەردەکەیەکە کەی بەخۆ زۆر شارەزای و لەو باوتانش بە شێوەیەک لە شێوازەکە باس کرد کە هیچ پێرە بوتێ پرۆکراستینیشن واتە پێم وایە بەڕێگە بە کوردی پێ بوتێ تەمبەڵیکردن کورداری خۆڵ لەو نەخۆشی پرۆکراستینیشن و پارێزین ینی سەرڕایەوەی کە خاڵی باس کرد کۆمەڵی خاڵی زۆر باش بوون بەڵام هیچ وەکو دەڵێ ئامۆژگایی باشتر تێ بۆی لەو دەردە بەدووربین بەتاکید خۆت هاندەری خۆت بە من هەموو جاڵێم ینی دایما هەز بکە بەوەی کە تۆ ئەتەوێ بگەی بە شتێک و هەموو ڕۆژێکیش کار بکە بۆی بگەی بە شتێک هەر کاتێک تەمبەڵی گرتتی دابنی شەوەرە بەسەلەم بۆ نمونە تۆ ئەڵێ من ئەمڕۆ تااقەتی فلانەشتم نییە باشە دائیمەن بیرت بێت کە تۆ بۆچی دەست پێ کردووە بۆچی ئەگەی بۆ ئامانژە باوەڕ بکە خۆت هاندان ینی لەمێشی خۆت دروستە بێت ئەوەیەکی کە لەو شتانەی کە زۆر جا خەڵک بەکارێنە خۆشم بەکارێنم باش نییە پرسیارەکەی ترت پرسیارەکەی دیکەم باسی یەک لەو شتارێکە لای زۆر سەرنجڕاکێش بوو شاری ئەو بکە بۆ خۆم تطبیقکەم انشاءالله ئەوەی دیکەش هەمووشان بەڵام ئەوەی کە لای خۆ زۆر نوێ بوو کە دەڵێ شاری بیرلێکردنەوە بوو بریتی بلا استراتیژێتی هەشت کاتژمێرەکە بەڵام لێرە پرسیارەکە ئەوەیە یان هەشت کاتژمێر لەسەر تاسکێک لەسەر ئیشێک بەردەوام بوون تۆزێک شتێکی زەحمەتە کو بتوانین وەکو ئەو دیتەرمینێشن بوونە بەدەست بێنین ئەو سوربوونە بەدەست بێنین کە هەشت کاتژمێری تەواو لەسەر ئەو ئیشە بەردەوام بین تاوا باسیەوە کرد 20 کاتژمێرەکە باشتریشە باسی 20ەکە ناکەین باسی 8ەکە دەکەین کو بتوانین ئەو سوربوونە ئەو توانایە بەدەست بێنین کە لە ئەو هەشت کاتژمێر لەسەر یەک ئیش بەردەوام بین و سەلامەت بی خۆی مەسەلەی هەشت کاتژمێرەکە چییە خۆت باست کرد خۆی مەسەلەیەکێ ئەگەر سەرکەوتن هەموو کەسێک بیتوانای بیکردایە هەموومان سەرکەوتووە بووین مەسەلەی هەشت کاتژمێرەکە ئەمەیەتە سەر شەخص خۆی کە ئایا من چەندێک ئەمەوێ وەخت بۆ خۆم تەرخانکەم و چەندێک ئەمەوێ ئیش بکەم بۆ خۆم بۆی ژیانی خۆم بگۆڕم لە بابەتێکا بۆ نمونە ینی بۆی پرسیارەکە وەڵام بدەمەوە ئەمێنێتە سەر تۆ هیچ شتێکمان نییە کە مەجبورت بکە 8 ساعات لەسەر شتێک ڕابوەستی تەنها خۆت نەبی ینی ئەو ئامانجەی تۆ دادناوە تا چەندەتێ کاری بۆ بکەیت تەواو ئەوە وا ئەکات کە تۆ زیاتر بەرەو پێش بچی و سابتیش بی هەشت کاتژمێر سلامت بی سپاس دەستخۆش دەکەم هەتاکەی هەموو شتەکان زۆر جوانە ڕێزەی خۆی بەڵام یەک پرسیارم هەیە لەسەر مەسەلەی ساردبوونەوەی لە کارەکان بەڵێ بەسەراحەت دەڵێم هەندێک شت هەیە زۆرم حەز دێ هەم بیکەم فێری بم کە چەند ڕۆژێک هەوڵی لەگەڵ دەمەوانە تەمبەڵی ترا دەکەم مەسەڵەن بۆ منە ڕۆژان چەند ڕۆژێکی وازی لێبین یان وەکی پێشم سوک نەبوون لەسەری بەڵێ بۆ مەسەڵەن یەک لەو شتانێک کە زۆرم حەز دێ فێری بم مەسەڵەن ئینگلیزی فێری بەڵێ پێم وایە ئەو ماوەی لە هەموو جارەکان زدیتر وەی کە گوێ لە شت ڕادەگرم کلمات نووسمەوە لە خۆم ئەو نەخۆشانە بەس وەکو ئەوەی نەکە بە خۆ پێویستە بیکەم یعنی حەز دەکەم هێشتا دەبی زۆر ئەوەی تر بیکەم بەڕاستی یعنی چکە مەسەڵەن ئەوە ئیشی چەند ساڵی دیکەمە کە حەزم لێ فێر بوو فێر نەبوو بۆ شوێ لە کاتێک زۆرم حەز لێ فێر بەڵێ کو بتوانم ئەو ساردبوونەوەی نێرە بەردەوام بووم لەسەری بە ڕۆژانە بەردەوام بووی بۆ شوێ ئەوە ئاسانە کات دابنێ مەسەن ڕۆژی بڵێ من دوو کاتژمێر خەریکی ئینگلیزیە بەڵام مەسەلەکەی تۆ یەک تۆز فەرقی هەیە ئەوەی تۆ زمانە زمان وەکو بابەتەکانی تر نییە زمان زیاتر ممارەسەیە بۆ نمونە ڕۆژانە هەوڵ بدە برادێک پیا بکە یان ئەو برادەی تەنیشتت ئینگلیزیەکەی باش بوو هەنێک شتی وت زیاتر قسە بکەن بەیەکەوە باشە زیاتر ممارەسەکردنی زمان ئەدگەێنێتە نەتیجەی ئەوەی کە فێربی بەڵام بێلەوە ڕۆژانە هەوڵ بدە کاتێکی سابت دابنەی بۆ خۆت کە خەریکی ئەو شتە بووین مەسەن هەموو ڕۆژەکانت بە یەکسانی کار لەسەر ئەو شتە بکەیت تا لە کۆتایی بگەی بە نەتیجە وەکو مەسەلەی سەتڵەکەی باسم کرد کە ئاوی تێ بچێت دوای ساڵێک ئەم ئاوە لەناو سەتڵەکە پڕە بێ ئەو وەختە تۆ ساردبوونەوە توش نابێت چکە هەموو ڕۆژێک بە یەکسانی کاتی خۆت داوەتە ئەو بابەتە باش نییە سەلامەت بێ فەرموو دەستخۆش ماوەسێ بەڕێستەر سەرکەوتوو بی ئینشاءالله سەلامەت بی سوپاس ماوەسێ من لە دەروزانیا شتێکمان هەیە کە
هەمیشە پاڵنەر لە هەموو تیۆرەکانی لە کەسایەتیە تیۆرەکانی فێ بە هەموو شوێک دووسکردی پاڵنەر گرینگە ڕاوەی لە کۆمەڵگەی ئێمە دەیبینی تەماشا دەکەین پاڵنەرەکانی ژۆکە پێویست دروست نابێت بۆ منە حتا مەسەلە بۆ پاڵنەری مادی کە خۆ بەلمونە هێناتەوە دەبینی ئەو پاڵنەرە مادیەش نابتەوە کاری چالاکردنی کەسەکەن ئەو پاڵنەرە مادیە ئەو پاڵنەرە مانەوەی نابتەوە کاری چالاکردنی کەسەکەن لەبەر چ کەسایەتی کورد یا تاچی کورد وای لێ هاتیە کە بە پاڵنەریش ناجوڵێت ئەوە لە چێ ئەو بەستویە چێ کە دروست ببەڕایتەنە بەستویەکە من ئەوەندێ ملاحەزەم کرد بێت تاچی خۆمان تەمبەڵی دەرەجە ئولەیە بەعام باشە مشکلەکەش چییە؟ عقلێتێک دروست بۆ لە کۆمەڵگای ئەمە بەداخەوە کە یعنی کە مناڵ خۆی کە گەورابێ لە چۆ گەورابێ لە بندەسی دایک و باو گەورابێ لە بندەسی قوتابخانەکەی گەورابێ بەداخەوە ئەمە عقلێتەکە عامە دروست بووە هەمووشی لەسەر مەسەلەن تاقەی سلبی دروست دەبێ لەسەرەوەی عقلێتی ئەم کەسە نەتوانێت هیچ وەر بگرێ پرۆگرام بکرێ لەسەر شتێک باش نییە و هەر شتێکی تازای کە پێی بڵێ ڕەفزی بداتێ بڵێ من نایکەم نامەوێ فشەی بە هەموو شتێک بێت ئەمە هەمووی ئەدگێنێتە نەتیجەیە کە ئەم تاکە گەورە ئەبێت سبەینێ ئیشەکان هیچ شتێکی بەرهەمداری لێ دروست نابێت و هیچ شتێکیش ناتوانێت پاڵی بنێت یعنی ئەم بابەتە خۆی دوور و درێژە من با بڵێن هەم سیمینار و ڤیدیۆمەیە لەسەری بە دوور و درێژی بەڵام ئەو کارە سەرەکیەکە عقلێتی خەڵکی ئەمە جارێ ماوێتی بگاتە ئەو شتێک کە زۆر بە ئاسانی بتوانێت هانی خۆی بدا یان فکر لە شتەکان بکاتەوە سەلامەت بێ خۆی پاڵنەریش شتێکی ترە ها پاڵنەر بەبێ ئەوەی ئیشی بۆ بکەی هیچ مانای نییە من ئەتوانم پەمپتان بدەم بڵێم ئێوە توانن هەموو شتێک بکەن بەڵام استراتیژیەکتان پێ نەڵێم شتێکتان پێ نەڵێم کە چۆن بیکەن هیچ سوودی نابێت بۆیە دایمە پاڵنەر تەنها بۆ ئەوەیە بەردەوام بێت بۆ ئەوە نییە کە ئێوە مەسەلەن بگەن بەو ئامانجە بە پاڵنەر ناگەن ئەبێ بە کردار بگەن دەستان خۆش بێ ئەگەر کەس پرسیاری نەماوە سوپاسدانەکەم و هیوادارمەوە پێی کاتی خۆتان کێشەم نییە سەلامەت بێ بەڵێ بەنسبەت ئەو بابەتە مەسەلەن کارکوسی زۆرشی زیاتر بەستووە ئەوسانە ژینگە دەبینی مەسەلەن ئەگەر تو ژینگەش لەبار نەبوو بڵێم دەڵێ ئێمە ئێستا لەبار دۆخەشی زۆر یعنی ناخۆش دایت مەسەلەن لە ڕووی ژینگی و لە ڕووی قەیرانەکان و لە هەموو ئەو شتانەش کاریگەرە باڵەرەکانت کە هەشت زیتر احتمال ئەوەی هەیە کە سابت بکاتەوە ئەفو پرسیارەکە بەس تەرکیزم نەکرد پرسیارەکە چی بۆگە بە کورتی پێم بڵێیتەوە بەنسبەت قسەکەی مامۆستابێن باسکەی پاڵنەری کرد ژینگە زۆر دەور دەبینی بەتاکید باسی خێزانت کرد مەسەلەن ئەگەر دەوروبەرە کەس حالت نەداریان لە باردۆخی ئێستا دەکامەلا ژینگەی هەرێمی کوردستان بە خۆت دەزانی زۆر نالەبارە لە ڕووی قەیرانەکان و لە ڕووی هەموو شتەکان ئێستاش خێزان بڵێ بڵێ پەروەردەیەکی یعنی لە ڕووی پەروەردەی ڕۆڵەی وا توی نمایە بەداخۆ یعنی زۆر ساتی بوو لە ڕووی پەروەردەی و لە ڕووی باپشتیکردن و لە ڕووی وەزێ بکە یعنی پاڵنەرێک وەزێ بکە بگەی بە ئامانجەکانی بەتاکید تا تێگەیشتم دەست خۆش بێ سپاس فەرموو سەلامەت بێ زۆر باش زۆر بابەت بژان من بەخۆم ئێستا تقریبان زیاتر لە دوو مانگە لە شتێکی کار بوو یعنی بۆ منە دەستی نووسیمە بوو لە بابەتێک ئێستا هەرچەند دەکەم پێم ناکرێ ئەو بابەتە هیچ بەهیچ زۆرشی نووس بووە هەرچەندە تێدا دەبێت و هەرچەندە کاری بۆ دەکەم ناتەم دووبارە وشی جارە نووس بووە ئەو کار چیە چەوە کارێک دێکە بتوانم ئەو شێ بکەم دیارە حەزت لێ نییە چکاگە شتێک حەزت لێ بێت ئیشی لەسەرەکەی دڵنیا بە ئەمە دوو شتمانە یانەوە تا تۆ ئەتەوێ شتێک ئەنجام بدەیت و بگەیتە ئەو شتێک کە ئەتەوێ بێ ئەوەی حەزی تۆ بەیاننا کاری لەسەرەکەیت بە مەجبوریش بێت یانیشەوە تا شتێک کە تۆ حەزت لێ و ئەتەوێ بە حەزی خۆت بگەیتە ئەنجام ئەگەر تۆ سار بوویتەوە لەوە و ئیشی لەسەر ناکەیت و وەختی بۆ تەرخان ناکەیت کەواتە حەزی تۆ نەبووە تێگەی لە من فاتوانی سەبر کاتی بۆ دابنیت بەڵام ئەمێنێتە سەر خۆت یعنی ئەوە شتەکە 100% لەسەر خۆت پابەندە دەستان خۆش بێت زۆر سپاستانەکەم بۆ جۆگرتنتان و بۆ ئامادەبوونتان سپاس زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕەوەنداکۆ بۆ پێشکردنی سیمینارە بە سوودەکەی هیوادارین گشت لایەک سوودی وەرگرتبی بەڕێز ئینشاڵڵا دوو بڕگەی کورتمانمایە
دەگەینە کۆتایی سیمینارەکەمان ئینشاءالله. وامەزانن تەنها چاوەکە بینایە و ڕێڕووناکە کاتێک کە دڵ بوو بەبینا لە تاریکی شەو بێباکە. بەڕێزان و خۆشەویستان ئێستاش دەچینە خزمەت نابینا شێرزاد ڕەشید بۆ پرسینی سێ پرسیارکە لە ناو خەڵکی باوە کە بزانی نابینا چۆن ژیان دەکاتن. بەڕێزیان با بفەرمێ. السلام عليكم. بخير بن مامۆستا. سلامت لە مامۆستا جان. پرسیار یەکەم کە پرسیارێکی باوە لە ناو خەڵکی جەنابی مامۆستا کە خاوەن ماڵ و منداڵە پرسیار زۆرجار پرسیار دەکەین بزانین بازارکردن لە نای نابینا چۆنە؟ چۆن نابینا بازار دەکاتن؟ چۆن مەعاناتی خۆی هەیە؟ فەرموو مامۆستا. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا دەستخۆشیم هەیە لە بۆ ڕێکخراوی ڕۆشنایی خۆی پەروەردیگار سەلامەتان کە سەرکەوتوو بن لە بۆ ئەو جۆرە سیمینارانە بۆ بە تایبەتی لە بۆ خزمەتکردنی نابینان خۆی پەروەردیگار بیکاتە توێشی قیامەتان ئینشاءالله. خۆی پەروەردیگار پاراشتی ئەو بەڕێزانەش بداتەوە کە بە بەردەوام هاوکاری ڕۆشناین و هاوکاریش دەبن ئینشاءالله. بەنسبەت بازارکردنی نابینان ئەکید بازارکردن ئێستا لە بۆ خەڵکی هەتا حەدێکی ئاسان بووە لەبەرەوەی مارکێت زۆرە، بازار زۆرە، زاران کاتی خۆی لە هەولێرێ ڕەنگە قەیسەرێک و شێخەڵایە کە بوو لەگە تەیراوی شتێکی وانە بوو. بەڵام ئێستا الحەمدولillah بازار و شر زۆرە، بەڵام ئەکید جود و گرفتیش زۆرە. یعنی بەڕاستی ئێستا نابینا بە زەحمەت دەتوانانی شتەکانی خۆی بەدەستبێنی. چونکە ئێستا لۆ نمونە زانێت چێت دوکانێکی کەمترین شتی هەبوو، بەڵام ئێستا زۆرترین شتی هەیە و نابینا بە زەحمەت دەتوانێت تەرکیز بکاتە سەر ئەو هەموو خاڵانە. پێویستی بۆ خاوەن پێویستی بەوەی هەیە خاوەن کار کو هەوڵ دەدات کە پەرە بە بواری بازرگانی خۆی بدات و واجبێکی ئەخلاقیشە بەڕاستی پەرە بۆ بدات بەڕاستی کە هاوکاری نابینایان بکەن. لەوەی کە نابینایەک دێتە ئەو مارکێتیان ئەو بازارە پێویستی بەوێ بەڕاستی کارمەندێکی واعی هەبی لەوەی کە بتوانی بزانی ئەو نابینایە چی دەوێت، هاوکاری بگریت، دەستی بگری و لێی بپرسی بریکا کە تو چ دەوێت، چونکە ئێستا مارکێتەکان زۆربەی بە بەشدادرایە بیباتە ئەو بەشەی کە خوازیاری نابینایە یاخود سەحەب مارکێتەکان بەڕاستی کە ئەوەی بکەن بە بەردەوام ینی ئیش لە بۆی بکەن کە نابینایان بتوانن بەڕاستی بە ئاسانی کارەکانی خۆیان بەدەستبێنن یا بەلایەنێکم بەڕاستی دلیڤەریەکان لە بۆ نابینایان بەلاش بی زۆر باش دەبی. دەستۆژانی لەگەڵەوەی کە باسی معاناتی خۆی کرد پێشنیارە چیشی بۆ خاوەن مارکێت و خاوەن بازرگانەکان هەیە کە لە مارکێتەکانیان لە ئیشەکانیان هەوڵ دەن کەسێک تایبەت بکەن بە کەسی خاوەن پێداویستی تایبەت بە تایبەت نابینە. پرسیاری دووەم وەکو باسمان کرد کە خێزاندارە و خاوەنی چەند منداڵە لە کوڕوکت بزانین سەرپەرشتیکردی خێزان لە لای نابینا چۆنە؟ بەڕاستی نابینا شەروەکو تاکەچەوە کۆمەڵگایی نابیناش تاکەچەوە کۆمەڵگای پێگرینیە بەتاکید. بەڕاستی من خێزاندارم و 5 منداڵم الحەمدولillah 22 ساڵە چوومە ناو پرۆسەی هاوسەرگیری. بەڕاستی یەکەم شت پێم خۆشە خەڵک لە ئەوڕۆ تێبینێک هەیە ئەو لە بۆ گەنجانە بەڕاستی سبحان الله خەڵکیمە زۆر زوو بڕیاری زەواج دەدا و زۆر زووش پەشیمان دەبتەوە. ئەوە غەڵەتە بەڕاستی چونکە من الحەمدولillah سەرڕای نابینایەتی خۆم و کەمبینایی خێزانم 22 ساڵە بەڕاستی ناو پرۆسەی هاوسەرگیریم و کۆمەڵێک معاناتی ناخۆشم بڕێ الحەمدولillah بە فەزلی خۆی بەردەوامە. لۆی هیوادارم بەڕاستی لەسەر پرۆسەی هاوسەرگیری سار نەبینەوە ئەگەرچی جوورگفتی زۆریشمان هەیە. بەڕاستی نابینایانش ئامانجیان هەیە لە پرۆسەی هاوسەرگیری. یەکەم شت ئامانجیان ئەوەی بەڕاستی منداڵێکیان هەبی کە ئەو منداڵە ببێتە مایەی زاد و زەخیرە لە بۆ قیامەتی خۆیان و ببێتە مایەی دڵخۆشی و شانازی و سەرفرازی لە بۆ دنیایان و ببێتە تاکێکی بەسوود هەم لە بۆ خانەوادەکەی هەم لە بۆ خۆی هەم لە بۆ کۆمەڵگای بەتاکید ئەوە ئامانجی هەموو خانەوادەیەکی سەرکەوتووە نابینایانش بە هەمان شێوە هەمان فکریان هەیە. خوا سەلامەت کە. پرسیاری سێم و کۆتایی کە پەیامی جەنابت بۆ چاوساغان چییە بەگشتی بۆ نابینایان؟ وەڵا ئەکید کاک حازی مەسەلەی پەیامی چاوساغان لە بۆ نابینایان الحەمدولillah ئێستا چاوساغان بەگشتی ئاستی ڕۆشنبیریان زۆر زۆر باشە الحەمدولillah و باش هاوکاری نابینایان دەکەن. جارە نابینایەک بە کۆرانێک دادەڕۆی بەڕاستی خەڵک خۆی هەیان لێ دەکرد، بەڵام ئێستا نابینایەک بە کۆرانێک دادەڕوە بەڕاستی داوات لێ دەکەن یعنی ڕوخسەتی لێ وەردەگرن ئایا یارمەتیت بدەم یان پێویست پێم یان پێویست پێم نییە. ئەوە شتێکی زۆر باشە بەڕاستی لە ڕووی ڕۆشنبیریەوە الحەمدولillah کۆمەلگا زۆر زۆر باشە و زۆر بەرەو پێش چووە. بەڵام بەڕاستی داواکاریم هەیە لە کۆمەلگا بەگشتی لەو کۆمەڵە خوا پێداوانی کە ئەمڕۆ لێرە حزوریانەیە خوای پەروەردیگار پاداشتی بەخێریان داتەوە ئەمە پێویستیمان بە هاوکاری ئەوانە بەڕاستی. چونکە پرسیارێکی زۆر سادە دەکەم 150,000 دینار لە بۆ خانەوادەیەک ئەگەر لۆ نمونە داک و باویش نابینا بن 300,000 دینار
بەشی خانەوادەیەکی دەکا کە ئەگەر خانی خۆشی بێت چ زارەوەی کە کرێتی بی یعنی نابینا زۆر پێویستی بەوێ بەڕاستی لەلایەن کۆمەلگاوە لەلایەن خواپێداوانەوە هاوکاری بکرێن چونکە بەڕاستی ئەگەر هاوکاری خواپێداوان نەبی هیچ گومان لەوەیدانی نابینیان بەڕاستی ناتوانن ژیان بکەن لەبەر ئەوە بەڕاستی زۆر گرینگە خواپێداوان هاوکاری نابینیان بکەن و هاوکاری ئەو مؤسسانەش بکەن کە هاوکاری نابینیانن ئێستا لۆ نمونە ئەگەر مجاملە نەبی ڕێکخراوی ڕۆشنایی کەس لەسەری واجب نەکردێ بەشی نابینایانی هەبی ئەو کۆمەڵە برایە خۆی پەروەردگار پاداشتیان داتەوە بەشی نابینیان هەیە و چەند نابینایەکی بەڕێزیاندانایە ئەو بەشەی بەڕێوە دەبن لەوەی کە لە مەعاناتەکانی نابینیان تێبگەن بەڵام بەڕاستی یعنی پێویستە جیاوازی لە بکرێت لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنایی لەگەڵ ڕێکخراوەکی تایبەت بە کەمەندامە چکە ئەو ڕێکخراوە تایبەت بە کەمەندامە بەڕاستی بودجەی هەیە بینای هەیە ئۆتۆمبیلی هەیە و کۆمەڵێک مافوو امتیازاتی لێ بەدەستدێنی بەڵام ئەو بەرازانێک کە لە ڕێکخراوی ڕۆشنایی خزمەتی نابینایان دەکەن بەڵکو تااقەتێکی زۆر مادیبوونێکی زۆر کاتێکی زۆری خۆیان بە نابینایان دەبەخشن و لەگەر ئەوەشدا بەڕاستی جاری بێ مەسائلی مادیەکانی خۆشیان دەبەخشن بە نابینایان لەبەر ئەوە فەرقی هەیە دەبێ ئەمە بزانین خواپێداوان بزانن بەڕاستی هاوکاری چێ دەکەن چونکە بەڕاستی ئێستا لۆن من ئەو برانەی کە لەوکانە ئیش دەکەن هەر ساڵاتێک هەر هاوکاریەک دیرە بۆ نابینایان نەک بەشی خۆیان لێ نابن بەڵکو بە سیاری خۆیان بە ئەرچی خۆیان دەیگوازنەوە لە بۆ نابینایان بەڵام مؤسسەی دیکە هەیە بەڕاستی لە هەر بەشێکی کە پێی دەگا ئەو بەشی زارێ بەشێکی زار بەشی یەکەم لە خۆیان دادنێن دوایە بە نابینایی دەدەن لەبەرەوە دەبێن بە بزانین بەڕاستی ئەو هاوکاریانەی کە دەیکەین بزانین کو بگاتە دەست نابینایە چونکە بەڕاستی هاوکاری زۆر دەکرێت بەڵام مەرجنی هەمووی بە سەلامەتی و بە سەلیمی بگاتە دەست نابینایان لەبەرەوە بەڕاستی من زۆر داوام لە کۆمەلگا و لەو بەڕێزانە هەیە کە چاویان لە نابینایان بی هاوکاری نابینایان کە بەڕاستی کاوانە مارکێتیان هەیە ئێستا لۆ نمونە کە داشکانێک دەکرێت کاک حازی مەسەلەن کە داشکانێک دەکرێت مەسەلەن دەدی لە بۆتێت و دوو دەبڕوونی پێی بەڵام ئەگەر زانیت کابرا نابینایە چار دەبێت ببرێ وەکو یاسا وەکو سیستەم مەسەل چونکە ئەو کارباندەی کەرەوەیە ئەو مۆزەفەی کەرەوەی ئەو سەلاحەتەی ناتوانانی ئەوی بداتێ بەڵام ئەگەر بە ڕێنمایی هەبوو بە تعلیمات هەبوو نابینایی استثناکرا ئەوە دەتوانی بەڕاستی کارباندەکەش هیچ مەسئولیتێکی لەسەر نابی و چار دەبڕوونی دەداتێ یەکەم یا مەسەلەن دەبینی کاتێک نابینایەک دێ یعنی ئەوانە بەڕاستی ئەگەر بکرێ بە ڕێنماییەک هەیەیان بی لەوەی کە بە بەردەوام بتوانن داشکان مەسەلەن ئەکە کار کەسە کات ناسنامەی موچەی نابینانی پێ بوو ئەگەر ئەو ڕێکخراو ئەو مارکێتە دەتوانی با سەتادەی داشکانی لێ بۆ بکات چی دەدا با کۆپیەکی ناسنامەکەی لێ وەربگریەوەی کە لەسەر ئەو کارمەندەی حساب بێنی لەبەرەوە زۆر پێویستە بەڕاستی کۆمەلگا هاوکاری نابینایان بی ئەگەر هاوکاری نابینایان نەبن بەڕاستی دڵنیاتان دەکەمەوە نابینایان ناتوانن بە 150,000 دینار ژیان بکەن نابینایان تەنها و تەنها پێویستیان بەڕاستی بە هاوکارینگۆ هەیە و بەبەردەوام دوعاشتان لە بۆ دەکەین خی پەروەردگار بەرەکەتدارتان کاتە من درێژ بن لۆی کە بتوان خزمەتکردنی نابینان بکەن و خی پەروەردگار سەلامەتتان کە ڕەحمەت لێ بووساس خوا سەلامەت کە ڕب دەستخۆش بۆ کاک شێرزاد طبعا هەرکەسە و باسی معاناتی خۆی دەکا کاک شێرزادیش تعبیر لە ڕێی بۆ چوری خۆی دەکە و باسی معاناتی خۆی کرد دەستخۆشی لێ دەکەین خی گەورە پاداشی بداتەوە کە دڵ پڕ بوو لە ڕووناچی هەنگاوی بۆ بەرزی دەڕوا کە دڵ بوو بە هاودەمین و دەبێتە سایە و لانەی بڕوا ئێستاش داوا لە بەڕێز کاک گۆران یاسین دەکەین بێت بۆ دوو پرسیارلی دەکەین ئینشاءالله ئەوە لە بواری ژیانی بوو ئەوە لە بواری تەکنەلۆژیا و بواری خوێندن پرسیاری لێ دەکەین ئینشاءالله السلام عليكم. کاک گۆران قوتابی ماجستێرە لە زمانی ئینگلیزی پرسیارەکانی شەر دەربارەی خوێندن لێ دەکەین ئینشاءالله بە خێراتی لێ دەکەین پرسیاری یەکەم بڕینی قۆناغەکانی خوێندن لەلایەن کەسی نابینا چۆن هەڵدەسەنجێنی کو باسی بڕینی قۆناغی خوێندن دەکەی لەلایەن نابینا یارە مامۆستای من هەمومان شارەزای ئەوە هەین کە نابینایان بەهۆی ئەو با بڵێن حاڵەتێکە بۆی دروست بە مەسەلەی نەبوونی چاو نەک لە هەر مەسائلی خوێندن لە هەموو قۆناغەکانی دیکەی ژیان یان لە هەموو بەشەکانی دیکەی ژیان کۆمەڵێک ئاستەنگ و کێشەی بۆ دروست دەبێت دیارە خوێندنیش وەکو هەموو حاڵەتەکانی دیکە لەو ئاستەنگانە بێ بەش نییە بەڵام سەرڕای ئەوەش ئەوەی کە وەکو دەڵێن سوور بێ لەسەر خوێندن الحەمدولله دەتوانێت بە شێوەیەکی ئاسان بیبڕێ دیارە کۆمەڵێک مەشاکل هەیە لە مەسائلی خوێندن کە ڕوبەڕووی کەسانی نابینا دەبێتەوە بۆ نمونە یەکێک لەوانە بریتە لە مەسائلی با بڵێن نەبوونی هۆکار بۆ مەسائل وەکو دەڵێن سعیکردن دیارە ئەوەش الحەمدولله چارەسەر دەکەی لە دوو لایەنەوە کراوە یەکەمینیان لە ڕێگەی نووسینی برایل کە الحەمدولله ئەرزەندە ئێستا بەکارهێنان تا ڕادەی کاڵ بوویتەوە بەهۆی بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا دومینیان لە ڕێگەی تەکنۆلۆژیا دیارە یەکێک لە
گرینجەکانی باڵێن یەکێک لە خەسڵەتەکانی نابینیان بریتە لە خۆگونجاندن مەبەستم چی لە خۆگونجاندن مەبەستم ئەوەیە کاتی خۆی لە چەندەی ڕابردوو کە وەکو دەڵێ هۆکاری تۆمارکردن و دووبارە جێگرتنەوە لە شتەکان بریتی بۆ لە کاسێت نابینە وەکو دەڵی پێشنگ بۆ لە بەکارهێنانی کاسێت و لە شارەزای پەیداکردن لە وەسائلی کاسێت و سوودێکی زۆری وەرگرتووە لە مەسایلی کاسێت لە دوای کاسێت لە 2010 خودەوە بابڵێن لە 2 دەی ڕابردوو یاخود دەیونی ڕابردوو مەسائلی فلاش میمۆری و کۆمەڵێک فلاش پلێری لە بابەتانە پەیدا بوون نابینە دووبارە پێش هەموو خەڵکێک شارزای لە واردا پەیدا کرد لە دوای ئەوە وردە مەسائلی کۆمپیوتەر و ئینتەرنێت ئەو بابەتان هاتە گۆڕ نابینە دووبارە ئەو وەکو دەڵێن ئەسپی خۆی لە بابەتە تاودا و توانی ئیسیفادە لەو لایەنە تەکنۆلۆژیانە بکە بۆی قۆناغەکانی و خوێندن ببڕێ کۆمەڵێک حاڵەت هەیە کە سەر بە حکوومەتەکە دەتوان بڵێ لەو حاڵتانە بێهیوا بووین ئەوە شتێک ناکرێت بەڵام دەکرێت وەکوڵی کەرتی تایبەت کۆمەڵێک چالاکی بکە تایبەتی ڕێکخراوەکانی بواری مەدەنی بۆ نمونە دەکرێت وەکو چالاکێکی ڕێکخراوەی کەسێکی خۆیان بنێرتە قوتابخانەیە یاخود ئەو شوێنانێک کە نابینات تێدا دەخوێنێت یەکێک لەو ئاستەنگانی کە ڕوبەڕووی خوێن نابینا دەبێتەوە بریتە لەوەی کە زۆر جار ئێستا لە زانکۆیانی ڕۆژئاوا لە وەکو دەڵێن ئەمریکا ئەوروپا کە جێداخە بەڕاستی ئەوانە بکەین بە نمونە بۆ خۆمان خۆزگا و نمونە لای خۆمانەوە بڕۆژدا بۆ ئەوان هەر کەسە و شتێکیان هەیە پێ دەگوترێت ئەسیستنت مساعد واتە بۆ نمون قوتابیەکی زانکۆم دەخوێنم کاکەی من حکوومەت یاخود زانکۆیەکەدا بۆم نیداناوە کاکەی من وەکو دەڵێن بۆی ئەو بەنمونە دێن وەکە ئێستا لای خۆمەستاوە کاکەی من لەسەریەتی وەکو ئەرچی وەزیفەی خۆی وەکو ئەرچی فەرمانبەری خۆی یارمەتی من بدا بەبێ ئەوی ڕۆژێک بڵێ کاکەمان دوود کرد بەبێ ڕۆژێک پێم بڵێ کاتم نییە کەچی تا ئێستا ئەو حاڵەتە نەبووە وەکو باش کرد لە حکوومەت و لە وەزارەتی پەروەردە و لە لایەنانە بێهیوا بووین بۆی دەکرێت کارتی تایبەت وەکو چالاکێکی ڕێکخراوەیی کەسێکی خۆی بنێرێتە قوتابخانەیەک لە کاکە ئەو کەسەی من ئەو ئەندامەی من وەکو چالاکێکی ڕێکخراوەیی با لە خزمەتی ئەو قوتابیە نابینە یاخود ئەو قوتابیە نابینانەدا بێت چونکە یەکێک لەو جێشە گەورانی کە هەبوو لە قۆناغەکانی خوێندن تا ئێستا و تا قۆناغی باڵاش ماستەر دکتۆراش پێم وابێ لەو حاڵتانە خەڵک تووشی ئەو کێشانە بووە نەبوونی بۆ نمونە نووسەر بووە لە کاتی ئیمتیحانە دیارە ئیمتیحان خۆزگا بمانتوانی بە قەنەعەت بە وەکو دەڵێ بەڕێوەبەرایەتی قوتابخانە و زانکۆکان بینن کە سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین بۆ خوێندن کاتی ئەگەر ئەوەشمان نەتوانێەوە خۆزگا ئەو حاڵتە بکرێ وەکو دەڵێ پێشنیان بۆ ڕێکخراوەکانەوەی کە کەسێکی خۆیان یاخود بە شێوازێک لە شێوازەکان چەند ئەندامێکی خۆیان بنێرن چ بە خۆبەخشی چ لەسەر با بڵێن بە بودجەیەک بە موچەیەکیان بۆ دیاری بکەن و بتوانێت ئەو ئاستەنگە لە نابینان لابێت چونکە ئێستا بریزار لە هەر نابینایی بکەی گەورەترین ئاستەنجی لە مەسایلی خوێندن ئەو بابەتە دەبێت دەستەکان خۆشگە هەر لە پرسیاری دووەم بابەتی تەکنەلۆژیات باس کرد تەمەەن کارگۆران یەکێکە لەو کەسانی کە تەکنەلۆژیا زۆر بە شێوازی ینی پرۆفشنال بەکاردێنی ینی زانیاریی باشی هەیە پرسیاری وەری دەکەین تەکنەلۆژیا و نابینا جەنابەت چی تێ لە بۆ بابەتی تەکنەلۆژیا لای نابینا پێم خۆشە باسی با بڵێن بە وەکو سەرەتایەکشت ئەو بڵێم بۆ ئەو بەڕێزانی کە ڕەنگە لە نزیکەوە تێکەڵی ئۆتینەوە بن ئەو میوانانە دیارە نابینیان لە تەکنۆلۆژیا بەتابەتی کۆمپیوتەر موبایل و ئینتەرنێت لە ڕێگەی زۆرە پرۆگرامێک بەکاردێن کە پێی دەگوترێت سکرین ریدەر یاخود قاری شاشە کاری ئەو قاری شاشە بریتە لە خوێندنەوەی هەر نووسینێک کە لەسەر شاشە هەبێ واتە بۆ نمونە تۆ بە ناو موبایلەکەدا دەگەڕۆی فۆن واتساپ هەرچیەکی هەبێ ئەو دەیکاتە دەنگ تێکست سپیچ وەکو دەڵێن نووسین بۆ دەنگ ئەوە بەو شێوازە نابینا تەکنۆلۆژیا بەکاردێنی چەند ساڵێک بەر لە ئێستا نامیلکەیەک دەرچوو لەبارەی خەسڵەتەکانی نابینا یاخود چۆنێتی بوون بە نابینایەکی ئەکتیڤ یەکێک لەو خەسڵەتانی کە زۆر با بڵێن بە درێژی باس کرا و بریتی و لەوەی کە نابینا یەکێک لە خەسڵەتەکانی نابینایان بریتە لە خۆگونجاندن لەگەڵ هەر تەکنۆلۆژیایەکی نوێ کە دێتە ئاراوە بۆ نمونە لێ ئێستا لێکوانە بۆ نمونە مامۆستا هاوکارە کاک ڕۆژگارە مامۆستا ڕێبینە کۆمەڵێک برادێری دیکەش لێرەدا هەن ئەوانێک کە لە مەسائلی دەنجی کار دەکەن ئێستا لێیان بپرسە قسەیان لەگەڵ کە زۆرترین زانیاریان هەیە لەبارەی ئەو هەموو مایک و سپیکەر و هەر ئەو لەو بابەتانێک کە هەن کۆمەڵک مارکە و کۆمەڵک برانتان پێ دەڵێن کە ڕەنگە خەڵکیکە نەیبیستێ شێوازی بەکارهێنانی نابینامان هەبوو بۆ نەتوانێتی هاردوێریشەوە ئیش بکەن کە مەسایلی سۆفتوێریەوە ئەوە نمونەی لای خۆوان نمونەی دەرەوە کۆمەڵێک خەڵکمان هەیە وەکو پێ دەڵێن کەسێک هەیە نیکۆلاس ساندرسن کەسێکی وەکو دەڵێن سۆفتوێر ئینجینێر ئەندازیاری سۆفتوێریە کەسێکی دیکەمان هەیە جۆردن کاستەر کە لە ئێستادا ئەندازیارە لە کۆمپانیای ئەپڵ کە لە منداڵیشەوە هەوەکو دەڵێ بەزیک ماک نابینا بووە کۆمەڵێک ئۆستن هیکسمان هەیە کە ئەویش هەر کەسێکە خۆم لە نزیکەوە تا ڕادێش باش دەیناسم کۆمەڵە خەڵکی دیکەمان هەیە کە لە مەسائلی پرۆگرامینگ کەسانی یەکجار سەرکەوتون و وەکو دەڵێ بەشی زۆر گرنگی ئەو کۆمپانیانە کە خۆیان کاری تێدا دەکەن کە تا ئێستا بەداخەوە لەبەر هەندێک هۆکاری خوێندن کە ئەویش پێوەندی بە خوێندنەوە هەیە لە کوردستان نەتوانرا ئەو لایەنە پەرەی پێ بدرێت یەک حاڵەت هەیە لێرە مەبەستم چییە لە مەسائلی ئەو تەکنۆلۆژیا ئەگەر باسی کەم نزیکەی 2 هەفتە بۆ 3 هەفتە پێشستا پێیان گوتم کە هەلێکی کار هەیە لە شەریکەی زین
وتیان لە شەریکەی زین هەلێکی کار هەیە و داوا لە کەسێک دەکەن کە لە تەکنۆلۆژیا و لە زمانی ئینگلیزی باش بکە الحەمدولیلا ئەو دوو سیفەتەم تێدا یەکەم تا زۆرێک پەیوەندی بە شەریکەکە حاڵەتێکی وان بیستەوە دەڵێن هەلی کار هەیە ئەوانە بە ئەو مۆزەفێکە قسە لەگەڵ کردن بە پشیازی پێکەینەوە زادا وەرە وەڵاوە ڕۆژ هەر بۆ ڕۆژی سەی دوازدە و کە باسیەوەمان کرد یادیکەمان دامان بوو ئەگە نابوو بورشتەچوە لە ئارادانی ئەوانە پاشێک کە زۆر ئێهاهم لەگەڵ کرد و کاکە دەتوانم کار بکەم الحەمدولیلا دەتوانم تەکنۆلۆژیا بەکاربێنم زمان بە هەمان شێوە بەهانەی ئەوە بوو کە تا ئێستا کاری کۆمپانیا زین بەو شێوازە نەبووتە دیجیتاڵی کە بتوانین کار بەجەنابەت بکەین واتە بەو هەموو ئیشەکانمان لە سەروەرەکەیکە دەتوان بڵن تا ڕادەیەکی زۆریش ئەو حاڵەتە ڕاست نییە لێرە دەتوانم دووشت باسکەم یەکەمینیان دەکرێت ئەو ڕێکخراوانی کە لێرن و ئەوڕێوانی کە لێرەش نین هەڵدن شتەکانیان بکەم بە دیجیتاڵی کە زۆر بەشیان کردویانە بۆچی چونکە هەم کارەکانیان زیاتر دەبێت ئەکسیسەبڵ و بۆ هەموو تین و توێژێک گونجاو دەبێت هەم بۆ خۆشیان ئەکید باشترە و دووەمینیشان بە هەر تەرکیزمان بۆ هەلیکاری نابینان لەسەر تەکنۆلۆژیا نەبێت نابینە الحەمدولیلا بەشی زۆر ڕەنگە لە ئەوی لە بەرچاومانە هێز و بازوێکی باشیان هەیە بۆن لە کاری مەشتەل لە کاری وەکو تەکنۆلۆژیا لە کۆمەڵە کاری دیکەیەکە تا ڕادێک ئاسانە تەنها نابینە ڕەنگە دوو ڕۆژی سەرەتای تۆزێک زەحمەت تا شارزای شوێنە کە دەبێت ئیتی لە چاوساغی ڕەنگە زیاتر بتوانێت سود بە کۆمپانیا بگەینی دووبارە دەستان خۆش بێت لە کاتمان گۆرانۆک و ینی بەرچاورنێک لۆ برایان کە بتوانی لە پێشساویان موبایل بەکارین زای نابینە چۆن موبایل بەکاردێنی چکە زۆربەی زۆری نابینەکان گەرت نەدەین هەر هەموو موبایلی زیرەشان دەکەن و بە هەموو شێوازەکان موبایلەکەی بەکاردێنین ئەزمانی لە پێشساویان موبایل بەکاربینی زۆر باشە تۆزێک ڕەنگە سەریا ئیش بێ ئەوەی کە زۆر لە نزیکە و شارزای موبایل نەبێ یاخۆ ئەو پرۆگرام بەکارێن ڕەنگە لێ حاڵ نەبێ وەڵام سەرەی دەکەن ئێستا خۆشمان نەگەر بۆ نەتەمشا ڤیدیۆ دەکەن ئەگەر هەزمان لە کات بی لە سەرەی دەکەین لە ناو یوتیوب لە ناوی لۆی کاتمان لە بگەڕێتەوە جوان تەواو سەرەییان کردیا لۆی شەکانیان سەرەعتر بکرێت بۆ نمونە ئێستا من خۆم لە شاشەی ڕئیسی هۆم سکرینی موبایلەکەمم ئێستا دەچمە سەر کۆنتاکس موبایلەکە ڕاستەخۆ پێم دەڵێ کۆنتاکس ئێستا وەکو باسمان کرد زۆر هێواشم کردوتە بۆی بەڕێستا متوان بە ئاسانتر تێ بگەم بۆ نمونە مسیجز فۆن هەمووی با بڵێن بەو شازەکە خۆم بۆیە دەتوانم کاری پێ بکەم کە دێکەمەوە بۆ نمونە فۆن دەکەمەوە ئێستا وەچوومە بەشی کیپاد واتە ژمارەکان هەر ژمارێک پەنجەی لەسەردا بگرم پێنج لێرکوان ئەوە ئەم بەکاردێنین فارسیە باز بە فارسی ژمارەکان بۆ دەخینەوە پێنج لە دوای پێنجەکەش JKL واتە لە هەندێک مۆبایل دەتوانن بە پیتی با ژمارە پێنج JK و Lش بنووسن بە هەمان شێوە هەر ژمارەیەکم بێت تا پەنجەی لەسەردا بگرم و پێنجەکە دەنووسێ و هەموو کارەکانی دیکە هەم لە کۆمپیوتەر هەم لە مۆبایل بەو شێوازە دەکرێت دەستخۆش پەیامی کۆتاییت بۆ چاوساغان بەدابەت لە بواری تەکنەلۆژیا و بواری خوێندن لە بۆ نابینان چییە؟ زۆر باشە بۆ لەگەڵ کاتیشم گرتم وەڵام وەکو مامۆستا شێرزاد باسی کرد و وەکو برادانی دیکەش باسییان کرد الحەمدولیلا ئێستا بەراورد لەگەڵ سەدەی ڕابردوو یاخۆ چەندەی ڕابردوو کە بەخۆمان تێیدا ژیاوین ڕۆشنبیری یەکجار زیادی کردو الحەمدولیلا بەرامبەر نابینیان بەڵام پەیام لەبارەی تەکنۆلۆژیاوە دوو شتە یەکەمینیان هیچ شتێک بە مەحاڵ نەبینن بەرامبەر نابینان ڕاستە نابینە ڕەنگە لە هەندێک کار پێویستی بەخۆ گونجاندن بێ پێویستی بە دۆزینەوەی سۆفتوێری و ئەبێ کە لە بۆ نابینا بگونجێ لەگەڵ سکرینەکە بگونجێ بەڵام ئەوانە ئەرچی نابینایەکەن ئەوە کە بە نەخودی نابینایەکە بسپێرن پێتاوانەوە بۆ نورەگە جەنابەت هەلێکی کار یاخود ئیشێکە بە نابینای ئەکسپارت هەموو ئەرکەکە دەکەوێتە سەر و ئەوەکان دەکەوێتە سەر خودی نابینایەکە و نابینایەکە خۆی دەبێتە خەمخۆری ئەو حاڵەتانەی یەکەمینان وەکو باسم کرد یعنی ئەوەی کە بە کەسانی ئاسایی دەکرێت خە بەتایبەتی لە ڕووی تەکنۆلۆژیا بە نابیناش دەکرێت دووەمینیشان دەتوانم باسی ئەوە کەم بەکو دەڵێن ڕێزی زیاد لە حەد زۆر جاری وایە نابینا با کەسێکی یەکجار عەجایب و مەزن سەیر دەکەی واتە ئەوەی کە کەسێکی ساڵێکە کەسێکی نابینا توانین دەهەوەندە بکەن ناکاگەر نابیناش کەسێکی ئاساییە نابینە نە ئەو کەسە زەخمەیەکە باڵێن دەهەندی خەڵکی ئاسایی قودرەت توانە هەبێ کە تەسەوڕی ئیشی زۆر زیاتی لێ بکەی نە ئەو کەسە کە مەشەکە نەتوانێت دەیەکی ئیشی کەسێکی چاوساڵ بکە نابینا لەلای خۆت بخە کاریا خۆت ئیشێکی پێ بسپێرە و ئەوەی دیکەش وەکو دەڵێن بدە دەستخوا و ئەگەر نەشی توانی کارێکی خۆی جێبەجێ بکە وەرە گلەیی لە خۆم بکە دووبارە دەستان خۆش بوو دەستخۆش بۆ کاک گۆران یاسین قوتابی ماستێر لە زمانی ئینگلیزی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته بدأ سبيتش جاني خوم دسبيب كم كلا صالي 1990 لدايق بوم ژیانم کردو ڕۆژگار هاتو ڕۆی
لە ساڵی 2010 هێواش بیناییەکانم کەس دەبوو تاوەکو لە کۆتایی 2011 بەجارێک بیناییم نەما و بیناییەکەم دەستدا وەکو ئەو ئان و ساتێک کە ئێستا ئێوە تێدانە. ژیان لە بۆ من لەو کاتێک کە چاوساقم لەگەر نابینای وەکو ئەو جیاوازەیە کە چەند خولەکە پێش ئێستا ئەنگۆ بینیتان لەگەر ئێستا کە گلۆبەکان گوژاوەتەوە. ئەوەی لێرە ئەمن دەمەوێت بیگەینم ئەوەیە ئەگەر لە شوێنێک ئەوە تاریک بووی چی دەکەی؟ ئەگەر ژیانت ئەوها بوو چی دەکەی؟ کەسی سەرکەوتوو، کەسی لێزان، کەسی ژیر ئەو کەسەیە کە بە دوای دەواازەیەکی ڕۆشناییدا بگەڕێ. ناکری ئەوها دابنیشی، ئەگەر دابنیشی هەتا ژیان بەو تاریکیە بەسەر دەبێت. تاریکی لە دیدی ئەو کەسانە ئەوهایە تاریشی لە دیدی ئەو کەسانە وایە کە هەموو ڕووناچی لە چاو دەبینن، بەڵام کەسێک یەک دروستکە ڕۆشنایی لە دڵ بێ دنیای بۆ دەبێتە ئەو چراخانەی کە ئێستا دەبینن، کە ئێستا ئەوها دنیا لە بە ڕۆشن دەبتەوە. ئێمە ئەو ڕۆشناییەین هاتوین دەستی تاک بە تاچی نابینیان بگرین و لە کونجی تاریشی ماڵەکان دەریان بێنین، هاتوین ڕۆشنایی پێشکەش بکەین بە دڵیان بۆ ئەوەی کە ئەوانیش بەو ڕۆشناییە شاد بن کە ئێمە پێیان شاد دەبین. ئێوەش دەستبارمان بن. دەزانم ئێوە لە دوورەوە هاتوون بۆ ئەوەی کە بزانن سیمیناری و چاڵاکی نابینایان چییە. پێم وایە زۆر بەتان پێتان گوترایە کە ڕێکخراوی ڕۆشنایی ڕێکخراوەکە لە بواری نابینیان ئیش دەکا. ئەوەی شارەزای نابینایە پێی سەیر نەبووە، بەڵام ئەوەی نابینای لە ژیانی خۆی نەدیتیا ئەوە بینی. قسەی هەر یەکەمان نوێنەری دەیان و سەدان و هەزاران نابینایە. ئەوەی کە لەمە دەیبیستن کەف و کوڵی دڵی نابینایە. ئێوەش دەستبار بن بەوەی کە ئەو دروستکایە بگەینە هەموو کونج و کەلەبەری هەموو ماڵی نابینایەک تا ئێستاش نابینا هەیە لەو تاریکیەدا دەژی. ئەمن ئەگەر شتێک بەتەنیا بتوانم هەڵی گرم داوای لە کەس ناکەم، بەڵام ئێوەش ئەگەر شتێک نەتوانن هەڵی بگرن داوا لە کەسێکە دەکەم بە یارمەتاندا بۆ هەڵگرتنی ئەو بارە قورسەی کە ژیان دێنێتە پێش. کەواتە سوپاستان دەکەم لەوەی کە هەر یەکتان هاتوون لە مەعانات و لە ئاستەنگەکانی بەردەم ژیانی نابینا بگەن. ئێمە بەو نابینایشتمان پێ دەکرێت، ئێوە دەی بە چاوزاغیتان پێ بکرێ. هیچ شتێکەمایە لەبارە نابیناوە بیزانن فەرمو پرسیار بکەن. دەتانەوێت چیتری نابینایان ببینن، دەتانەوێت چەند نابینایی کە بێ عەرز و عالی خۆتان لۆ باس بکە. هەر نابینایەک هات لەبارەی بابەتی قسەی کرد، هیوادارم ئەنگۆش ئەو بڕە تاریچەی کە دەمەکانی کە چونە ناوی بیخەنە وێنایەک لە بەرچاوتاندا بنێن کە نابینا هەیە ڕەنگە هەتا دەستەوە ناو گۆڕ ئاوا ژیان لە تاریکی بێ. بەڵام بە فەزڵ و منەتی خوای گەورە ئەو جە لە پاشان بە پشتیوانی و هاوکاری ئەو خوا پێداوانە ئێمە هەوڵ بدەین دووبارە تیش ڕۆشنایی بگەین بە دڵ و کونجی هەموو نابینایەک. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. هاوکار دەمێ پێتان ڕەبگەرم چما هاوکار چما وەستا ڕێبین کە لە بەشی خۆیان کە بەشی دەنجیە هەرچی بابەتی دەنجیە کە سوپاس بەخوا تا ئێستا نزیکی 300 کتێبمان تۆمار کردیا، دەتوانم برم هەمویان لە لای ئەو دوو تۆمار کراون و مۆنتاژی دەنجیشی لۆکرایە. کارە دەنجەکان بە هەموو جۆرەکانی و لەلایەن ئەو دوو برا بەڕێزە نابینایەوە ئەنجام درراوە. بەڕێزان و خۆشەویستان دووبارە بە خێراتندان دەکەین. خوای گەورە پاداشتان داتەوە بەم جۆرە هاتینە کۆتایی سیمینارەکەمان. پێتان دەڵێن السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوو. بە هیوای کاتێکی خۆش، زۆر سوپاس بۆ هەموو لایەک.